بەشی درامە و هونەر لە دەنجی یەکگرت و ڕادیۆی هەولێر ئەم ڕۆمانەتان پێشکەش دەکات. ڕۆمانی گەشتی دڵی خواناسێک. ئەم گەشتە چیرۆچێکە بۆ هەر کەسێک بیەوێ بۆ بەرزترین ئاوات بژی و باڵاترین ئەنجام بەدی بهێنێ. گەشتی دڵی خواناسێک لە نووسینی فەلاح محەممەد عەزیز. دەنگ هەڵگر و مۆنتێر خات و خەندا. گەشتی دڵی خواناسێک لە خوێندنەوە و دەرهێنانی ئەحمەد وەرتی. گەشتی دڵی خواناسێک. قۆناغی یەکەم. بۆ ماوەیەکی دوور و درێژ باوەشم بە دنیا کرده بوو. ئاوات گەلێکی بچووکم بۆ خۆم دەهۆنیەوە، یاخود خۆیان دەهاتنە بەردەم و خۆیان نمایش دەکرد. منیش بە دوای بەدیهێنانیاندا دەچووم. هەندێکیان دەهاتنە دی و ئاواتی تر دەچوە جێیان. ئەوانی تریش ئاواتی بەتاڵ و دوور لە هاتنە دیبوون و تەنیا کاتم پێدەبردنە سەر. ئازیزان، ئاواتەکان بەگشتی سادە بوون و ملیۆنەها کەسی تری وەک من بە دوای ئەو جۆرە ئاواتانەدا وێڵ بوون. هەستم دەکرد منیش و ئەوانیش لە بازنەیەکی بەتاڵدا دەسوڕێینەوە. ئەگەر پاشا بیت یان کرێکار، پایەدار بیت یان بووداڵ، سەرەتا و ئەنجام هەریەکە. لە سەرەتای تەمەندا دنیا بەو پڕی جوانی پێشوازیت لێ دەکات، بە ناشرینترین شێوەش پشتت تێدەکات. بە پێکەنینەوە دەخرێتە ناو باوەشکی دۆستان و بە گریانەوە ماڵ ئاواییت لێ دەکرێ و دەخرێتە ژێر گڵەوە. دانیشتوانانی بیابان لاکەمی ئاو سکاڵە دەکەن و دانیشتوانانی ڤیلا خۆشەکانی سەرڕووبارەکان لە بەرزبوونی ئاستی شەکر و پەستانی خوێن و خەمۆچی و ترس لە شوێنە دەخراوەکان دەناڵێنن. ئەکتەرە بەناوبانگەکان کە هەموو خۆشی دنیایان دەستکەوتووە نەیانتوانی بەسەر ئارەژبەکانی نەفس ساڵ بن، بوون بە نێچیری مادەستڕکەرەکان. لە سەرنجامدا خۆشی و ناخۆشی دەوڵەمەندان و بێدەرامەتان لە یەکەوە نزیکە، هەرچەندە بەڕوخسار زۆر لە یەکتر دوورن. شەو و ڕۆژ زۆر بە خێرایی دەڕۆن. ناخۆشیەک یان کارەساتێک لە لووتکەی خۆشیەوە فڕێت دەداتە بناری ئەشکەنجەکان. گەر دەستەڵاتدار بیت هەمیشە غەمی بەردەوامی کورسیەکەت دەخۆیت. گیان چێشان لای هەندێک کەس لە کورسی سندن ئاسانترە. هەژارانیش چاویان لا پارە و پۆڵ و مڵکی دەوڵەمەندانە. دڵ و دەرونی دڵداران بە ئاگری دووری خۆشەویستەکانیان کڵپە دەکات و دەناڵێنێ. کە دەستشیان دەکەوێ دوای ماوەیەک دڵیان ئارام دەبێ و بە دوای ئاواتی تردا دەڕۆن. خاوەن کۆشک و تەلارەکان سەر و هۆشیان بە مڵکەکانیان قاڵە و لە هەوڵێکی بێوچانن بۆ دەستکەوتنی مڵکی تێر. کەس لە حاڵی خۆی ڕازی نییە و هەموو خەریکی بەدیهێنانی ئەم ئاواتە بچووکە نەبڕاوانن. ئەو خەڵکە بەگشتی بە دەوری ئاواتە سنووردارەکانی دنیادا دەخولێنەوە. ئەم دنیاە شایەنی ئەوەی نییە ببێ بە تەنیا ئاواتی ئادەمیزاد. لە ڕاستیدا هەز دەکەم کە ئێمەی ئادەمیزاد زۆر لەم ئاواتانە بەرزترین. هۆش و بیریشمان لە چوارچێوەی ئەم ئاواتانە فراوانترە. تاڵترین ڕووداو لە دنیادا کە بەهای دنیا لە دەروونمدا داگرت کۆچکردنی دۆست و یارانە. ئای کە ناخۆش و تاڵە. ئەو ڕووداوە دڵتەزێنە دەروون دابەش دەکات لە نێوان مردن و ژیان و دنیا و ئاخیرەت. پێیەکت لێرەیە و پێیەکت لەوێ. خەیاڵێکت لە دنیایە و خەیاڵێکی ترێت لەودی و بربەستی مردنە لەگەڵ دۆست و یارانە. دوای تێڕوانینی ئەلبومی وێنەی خەڵکی بە تایبەتی ئەکتەرە بەناوبانگەکانی سینەما دەردەکەوێ کە پاش 50 ساڵی تێر لەوانەیە کەس خۆی نەناسێتەوە. نەخێر، ئێمە لەو کۆمەڵە وێنەیە کە فایلی ژیانمان دەگەیەنێ بەرزترین. ئێمە تەنیا ئەم وێنانە نین، پێک هاتەی زاتمان لەم وێنانە فراوانترە و
دەبێ ئەو پێک هاتە ڕاستەقینەیە بدۆزینەوە. زۆربەی زۆری ئاواتەکانم باکات و شوێن سنووردار کراوە. پێک هاتەی جستەیی و دەرونی ئادەمیزاد وا دەگەیەنێ کە ڕۆڵی لەسەر شانووی ژیاندا زۆر لەو ئاواتانە باڵاترە. خوێندنەوەی واتای فەیلسوفەکان و کتێبی خاوەنبیر و فکر و زانستەکان نەیتوانی ئاواتەکانم لە چوارچێوەی تسچی ئەم دنیاە یان ئەم بازنە بەتاڵەدا دەربکات. مێشکم قەناعەت بەو ڕێبازە ناکات کە فەیلسوفە مادیەکان گرتویانەتە بەر و لە خۆی جیهانەکان دوورم دەخاتەوە. چونکە ئەوانە ئادەمیزادیان کردوتە ئامۆزا و برازای مەیمون و شامپانزی و بڕیاریان داوە ئاواتەکانی ئادەمیزاد نابێ لە چوارچێوەی ئاواتەکانی ئاژەڵ دەربچێ. بەڵام لە قەنوویەکانی هەمان قوتابخانە زانستیە ناچار بوون دوای لێکۆڵینەوەی فراوانتر دان با باڵابوونی مرۆڤ لە ناوبوونەوەرەکاندا بنێن و ئاستی شیاوی خۆی بۆ دابنێن. دەستی ناپاچی دژ بە مرۆڤایەتی هەموو ڕێگایەک دەگرێتە بەر بۆ تێکدانی ڕەوشتی خەڵک، تەنانەت بە بەکارهێنانی بیردۆزی زانستی نەسەلمێنرا و هاوڕێکانم. کورتی ماوەی ژیان با بەراوردکردن لەگەڵ تەمەنی دوور و درێژی ئەم گەردوونە و گرنگی پێکهاتەی جستەیی و دەرونی ئادەمیزاد تێیان گەیاندم کە دەبێ ڕۆڵی ئادەمیزاد لە ڕۆڵی بوونەوەرانی دەور و پشتی گرنگتر بێت و دەبێت تەمەنیشی لە تەمەنی ئەوان درێژتر بێت. ئەوەش ڕاستە و خۆ منی گەیاندا ئەو قەناعەتەکە مردن کۆتایی ژیان نییە، بەڵکو ژیانێکی تری بەدواوەیە. چیرۆکی زۆر هەن پێویستیان بە تەواوکردن هەیە. ستەمکاران لەسەر نوێنی ئاوریشمی دەمرن، خاوەن مەفوستەم لێکراوانیش بە سیکی برسی و لەسەر بەڕێیەکی دڕاو و پینەکراودا گیان لەدەست دەدەن. ئەم چیرۆکانە دەبێ کۆتاییان هەبێ، مافخوراوەکان دەبێ مافی خۆیان وەربگرن و دژمنانی مرۆڤایەتی دەبێ بە سزای خۆیان بگەن. ئەندازەی وردی پێکهاتەی گەردوون ئەم ڕاستیانە دووپات دەکاتەوە. زانایەکی پایە بەرزم دەناسی نانی نەبوو بیخوات کە قوتابیەکانیشی پارچەنانیان بۆ دەهێنا، وردەنانەکەی بۆ مێرووەکان هەڵدەڕشت و دەیوت ئاگاتان لەو زیندەوەرانە بێ، ئەمانە گەل و میلەتن وەک ئێمە. دواتر ئەو زانایە دوای دەیان ساڵ لە ڕاونان و ئەشکەنجەدان لەسەر جێگەی نەخۆشی دەمرێ. دەبێت چارەنووسی ئەو زانایە وابێ و چارەنووسی جەلادەکانی بەرجی سەرینی ئاوریشمی بێ. ڕۆشنبیرێکی ترم دەناسی مامۆستای زانکۆ بوو. جلوبەرگە نوێەکەی لە یەکەم ڕۆژی وانەوتنەوەدا پێشکەش بە قوتابیەکی هەژار کرد کە بەجلێکی کۆن هاتبووە زانکۆ. هەر لە ژووری مامۆستاکە جلگۆڕینیان کرد و مامۆستاکەچ لە کۆنەکەی قوتابیەکەی لەبەر کرد. ئەو ڕۆشنبیرە مەزنا لە سێدارە دەدرێ لەبەر چەند وشەیەکی چاکسەسی ناو کۆمەڵ و جیهاندا. بۆ کوژەکەشی نازناوی قارەمانیەتی جیهانی وەردەگرێ. نەخێر، ئەمە لەگەڵداد پەروەری بێسنووری خوای گەورە و ئەندازە و وردی ئەم گەردوونە ناگونجێ و بوونی ڕۆژی پاداشدانەوە و سزادانیش دووپات دەکاتەوە. قەبارەی گۆڕانکاری خێرای ژیانی دانیشتوانی سەرزەوی لەو پەڕی خۆشی و لەسەت و لاویەتیەوە بەرەو جیهانی بێزاری و دڵتەنجی و پیری و ترس لە کۆتایی پێهاتن پاڵیان پێوەنام نیشتیمانێکی تر بۆ نیشتەجەبوونی دڵی خۆم بدۆزمەوە و ئاواتەکانم لە سنوورە تەسکەکانی دنیا بەرمە دەرێ و بەرە و ئاسوەیەکی فراوانتر بیان گوێزمەوە. بەڵام دەبێ لە دەرەوەی چوارچەوەی ئەم دنیا تەسک و سنووردارەدا ئاواتی بەرزتر هەبێ، تیشچێک لە ئاسمانەوە. خۆشەویستان، من چیم و ڕۆڵم لەم زەویەدا چییە؟ بۆ هاتوومەتە ئەم زەویە؟ گرنگترین کەس بۆ من ئەو هێزەیە کە منی هێناوەتە ئەم ژیانە. ئەو هێزە چێە و چی لە من دەوێ؟ ئەو هێزە دۆستمە یان دوژمنمە؟ ئەم دروستکرا و گیان لە بەرانەی دەوروبەرم پەیوەندیان بە منەوە چییە؟ من بە تەواوەتی دۆست و دژمنی خۆم ناناسم. ڕابردوم چی بوو؟ داهاتوم چییە؟ سەرچاوی هەموو زانیاریم بیر و هیزد و کتێبی ئادەمیزادی وەک خۆم بوون. بەڵام هەست ناکەم هەموو ڕاستیەکانم پێدەڵێن.
چونکە ئەوانیش هەموو ڕاستیەکان نازانن. بەهۆی جەژنی تاریکی ئەو پرسیارە چارن و سازانە خەریک بوو مێشکم تێک بچێ. ویستم بخەوم نەمتوانی، بۆیە بە هەموو هێزی خۆم لە دەست ئەو فەرسەفە بەتاڵانە کە ئادەمیزاد بۆ خۆی دەیڕشتووە ڕام کرد. ویستم لە دەستیان ڕزگارم بێ. ئەم فەلسەفانەی سەر ڕووی زەوی جارێک دەمکەنەوە کۆیلەی ئامیر و ماشێن، جارێکیش دەڵێن ژیان بریتە لە جگەرە و پەرداخێک مای، جارێک بۆ سەرمایە و پارە و پۆڵ ملکەچم دەکەن، جارێکیش بۆ لەزەتی جەستایی کاتی یان بۆ دەستکەوتنی پۆست و دەسەڵات هەناسە سوارم دەکەن. ئای فەلسەفەی سەر ڕووی زەوی چیت لە من کرد؟ بە قسەی بدی قەدار باش هەڵت خەڵەتاندم. چۆن وات لێکردم لە ناو بازنەی سێرکی ژیاندا بە دەوری خۆم بخولێمەوە. هەر جارە و بە وشەیەکی بۆ شوبەتاڵ لە مانای بەرز مێشکمت دەشت و لە ناو ذاتی خۆم زیندانت دەکردم. بێ ئارامی و ماندوێتی ڕاکردنم ناچاریان کردم پشوویەک بدەم و لە پەنای دیوارێک پاڵ بدەمەوە. کاتەکە تاریکە شەو بوو. ڕووناچی ئەستێرەکان ئاسمانیان ڕازاندبووەوە، ژمارەیان ئێجگار زۆر بوو. من دەزانم کە ئەم ئێستێرانە لە شوێنی خۆیان نەوەستاون، باڵکو لە ناو فەلەکدا دەسوڕێنەوە. خەیاڵم بۆ ئەو یاسایە چوو کە ئەم ئەستێرە بێشومارانە پێی دەجوڵێنەوە. چی یاسایەکی وردە لەپڕ پێکەنی نێگرتمی باشە ئەیمون بۆوە دوور دەڕۆم بۆ ڕوونەکەمە دانەری ئەم یاسایانە، بەڕێوەبەری ئەم دەستگا مەزنانە، دەستگای ئەرز و ئاسمان. بێگومان تەنیا ئەو وەڵامی هەموو پرسیارەکانمی پێیە، بەڵام هەندێک لە زانایانی ئەم سەردەمە دەڵێن ئەم گاردوونە خاوەنی نییە، خۆی خاوەنی خۆیەتی. نەخێر، نە من نە زۆربەی زۆری زانایانی ئەم سەردەمە و سەردەمەکانی پێشوو بەم قسەیە ڕازین، چونکە باوەڕی تەواویان بەوە هەیەکە کەی ڕەشەبایەک هەڵی کرد و بەسەر کۆمەڵێک پارچە ئاسن تێپەڕی و توانی فڕۆکەیەک دروست بکە. اینجا دەتوانین باوەڕ بەو قسەیە بکەین کە ئەم گەردونە خاوەن ئەم ئەندازە وردە هێزێکی خاوەن ویستێکی سەر بەخۆی لە پشت دروستکردنیەوە نییە. جارێکی تر پێکەنینێک لێوەکانمی داپۆشی. ئای ساکاری بێهۆش و بیر، بە هەموو مێشکێت بەڕێوەبەر و دانەری ئەم دەستگا مەزنا ئاور لە تۆ باتەوە یان پەیوەندیت پێوە بکات. بۆ خۆت ناناسی یان قەبارەی خۆتت لەبیر چووە؟ تۆ لە چاو وەستێرەیەک لەو وەستێرانە دەنگ کۆڵەیەکیان گەردی لەیەکی تۆزی. اینجا بۆ پەیوەندیم پێوە نەکە. ڕاستە بە بەراوردکردن لەگەڵ گەردوندا قەبارەم بچووکە، بەڵام مێش چێشی پێبەخشیوم کە بتوانم ئەو پرسیارانە بکەم. کەواتە دەبێ وەڵامێک بۆ ئەو پرسیارانە هەبێ، ئەو وەڵامانەش تەنیا لای ئەوە. ئازیزان، بەپەلە بۆ ماڵ و کتێبخانەکەم گەڕامەوە، دەستم بۆ کتێبە پیرۆزەکەی خوای گەورە برد. بەر لە ئێستا ئاشنایی یەکم لەگەڵ ئەم کتێبە نەبوو، تەنیا کتێبە نوێەکانی ئادەمیزادی ڕۆشنبیرم دەخوێندەوە. وشەکانی پیاوە ئاینیەکانی شارەکەم لە گوێ و دڵمدا دەست دینگایەوە. شێوە کۆنەکانیان بۆ نمایشکردنی ئەو ڕاستیانەی ئەم کتێبە پیرۆزە بە بەراوردکردن لەگەڵ وشەی بریقەدارەکانی هاوسەردەمم وایلی کردم لە خوێندنەوەی ئاەتەکانی سەڵکەمەوە. بە هەر حاڵ دەبێ ئەمڕۆ بە شێوەیەکی تێر ئەم ئاەتانە بخوێنمەوە. دەبێت چاک بزانم کە ئەم ئاەتانە لە سەر چاوەیەک دەرچووە کە هەموو نهێنیەکانی ڕابردوو و داهاتووی پێکاتی جەستەی ئادەمیزاد و بۆیە دەبێ هەروشەیەک بەڵکو هەرپیتێک بە وردی لێک بدەمەوە، چونکە لەوانەیە چەندەها پرسیارم بۆشی بکاتەوە کە پێداچوونەوە بە وشەکانی خوام کرد. شتی سەیرم دیت، بەهای ژیانی دنیا. خۆشەویستان، وشەکانی خوای گەورە تێیان گەیاندم کە ئەم ژیانەی تێیدا دەژیم کاتیە.
ڕۆژێک هەردێت و جێی دەهێڵم نەمری بۆ هیچ ئادەمیزادێک نەبووە ئەرچی ئێمەی ئادەمیزاد لەم دنیاەدا کارکردنە ئەرچی سەرەکیمان ئاوەدانی زەویە بە پێی یاسای خوا و لە پێناو ڕەزەمەندی ئەو هەندێک پاداشتی ئەو ئەرکە لە دنیادا دەست دەکەوێ بەڵام پاداشتی ڕاستەقینە لە ژیانێکی پاش ئەم ژیانە وەردەگرینەوە ئەوەی کۆچ دەکات نافەوتێ تەنیا جەستەی دەڕزێ بەڵام زاتی نادیاری کە پێی دەوترێ نەفس یان ڕۆح بەرەو بارەگای خوای گەورە دەچێ لەوێ چاوەڕێی سەرەتای ژیانەکەی تری دەکات کە هەرگیز مردنی تێدا بەدی ناکرێ یەکێک لە گرنگترین ڕاستیەکان لەم دنیاەدا ئەوەیە کە خواردن و خواردنەوە لەلایەن خواوە دابین کراوە سات و شوێنی مردنیش دەست نیشان کراوە واتە من پێویست ناکات لە ترسی بڕینی موچە یان لە ترسی مردن هەڵوێستی ڕاست لەم ژیانەدا وەرنەگرم یان لەبەر ئەو دوو خاڵە کڕنوش بۆ غێری خوای جیهانەکان ببەم سربەستی و ئازادی ڕاستەقینە گرنگترین دەستکەوتی ئەم باوەڕەیە ناسینی خوای جیهانەکان خۆشەویستان من تەنیا یەک خوام هەیە بەڕاستی ئەوە خۆشترین و گرنگترین ڕاستیە کە وشەکانی خوای گەورە بۆی دووپات کردمەوە ئیتر پێویست ناکات من غێری ئەو ڕازی بکەم بەڕاستی هەوڵدان و کۆشش بۆ ڕەزەمەندیکردنی ئەو هەموو کەس و خواوەندانەی کە بەسرمدا خۆیان دەسەپاند ماندووی کردم و بافیڕۆ کاتی سەرف کردم چونکە ژمارەیان زۆر بوو لە نێوان خۆیاندا کۆک نەبوون من نەمدەزانی چیان ڕازی بکەم ئارەزوەکانی نەفس یان فشار و ئارەزوەکانی خەڵکی پارە و پوڵ یان هێز و دەستەڵات هەر یەکە و بەلای خۆی داڕای دەچێشم بۆیە هەرگیز ئۆقرم نەبوو بەڵام خۆشبەختانە ئیتر ئیشم بەمانە نەما من تەنیا ڕوو لە تاکە هێزێک دەکەم کەمینی هێناوەتە ئەم دنیاە و چارە نووسی دوا ڕۆژی منی بەدەستە تەنیا ئەوە سەرچاوی خۆراک و خواردنەوەمە ئارامی و پەستی دەروونم بەویستی ئەو بەندە جوڵەیەک لا مێرولەیەک لا تاریکی تاریکە شەوێک بێ فەرمانی نابێ و ناکرێ دڵۆپەیەک لە باران لە ئاسمانەوە بێڕەزەمەندی ئەو دانابەزێ تنۆچێک خوێن بێ مۆڵەتی لە جەستەیەک ناتچێ تەنیا ئەوە کە بە بەردەوامی گوێی لە دەنگمە و لە تنگانەدا بەهانام دێ بۆ چرکەیەکیش بە درێژای شەو ڕۆژ جێم ناهێڵێ سەرەڕای ئەوەش هەمیشە بەرژەوەندی منی دەوێ موچڵکەیەک بە گیانم دات پاش ئەوەی بینیم چۆن خوای جیهانەکان خۆی بە من دەناسێنێ چۆن هەنگاو بە هەنگاو دەست و مێشکم دەگرێ و بەرەو بارەگای ناسینی بانکهێشتم دەکا چۆن گفتوگۆم لەگەڵ دەکا و خاڵەکانی لاوازی و بەهێزیم ڕاچاو دەکا چۆن دۆست و دژمنم پێدەناسێنێ و ڕێگای بەختەوەریم پێنیشان دەدات بێ ئەوەی بارم قورس بکە بەڵکو بە پێچەوانەوە ئاسانترین و کورتترین ڕێگا بۆ بەختەوەریم بۆ هەڵدەبژێرێ چۆن ڕێز لە پێک هاتەم دەگرێ و هانم دەدات بەهای ئەو پێک هاتەیەم لە بەرزترین ئازدا ڕابگرم لە وشە پیرۆزانەدا تێگەیشتم کا ڕووبەری شتە قەدەخە لێکراوەکان زۆر بچووکە بە بەراوردکردن لەگەڵ فراوانی ڕووبەری شتە مۆڵەت پێدراوەکان خوای گەورە پاداشتێکی زۆر گەورە دەخاتە بەردەمم ئەگەر هات و پەیڕەوی بەرنامەکەی بکەم لە لایەکی تریشەوە تووشی تووڕەبوونی دەبم ئەگەر خۆم خستە ناو ناوچە قەدەخێ لێکراوەکان خوای گەورە ئەزمونێکی ڕوون و ئاشکرای لەبەر چاوداناوم کاتێک باوکو دایکی ئادەمیزاد ئادەم و حەوا لەو بەهەشتەپان و بەرینە دوورخرانەوە پاش ئەوەی خۆیان خستە ناو ئەو ڕووبەرە تەسکە و لە درەختە قەدەخە لێکراوەکەیان خوارد هەرچەندە هەموو درەختەکانی بەهەشتیان لەبەردام بوو ئەو سزا گەورەیە واتە دوورخستنەوە لە بەهەشت لەلایەک و ئەو پاداشتە گرینگە واتە گەڕانەوە بۆ بەهەشت لەلایەکی ترەوە بەهای ملکەج بوون بۆ فەرمانەکانی خوای گەورە و ڕۆڵی ئادەمیزاد لە زەویدا دەردەخات لە ئاەتە پیرۆزەکانی خوای گەورە تێگەیشتم کە هەر ئادەمیزادێک و
نرخی خۆی هەیە نرخی دیداری ئافرەتێکە، هەیە نرخی پەرداخێم هەیە، هەشە نرخی پارە و پوڵە یان پۆست و ڕێزلێنانی خەڵکییە. وشەکانی خۆی گەورە ئەوەیان تێگەیاندم کە ئەم نرخانە چونکە بە دنیا و یاسای دنیا بەندن بە هیچ دەژمێردرێن، چونکە مردن و نەمانیان بەدواوەیە بە بەراوردکردن لەگەڵ یاسای دواڕۆژ کە نەمریە. بۆیە ئەو وشە پیرۆزانە نرخێکی بەرزتر بۆ ئادەمیزاد دەخاتە بەردەست، ئەوەش باشتە کە بریتیە لە ژیانێکی نەمری نەبڕاوە لەژێر سێبەری ڕەزامەندی گەورەترین هێزێک لەم بوونەوەرەدا. ئەرچی گەیشتن بەو ئاواتە تەنیا پەیڕەوکردنی بەرنمەیەکە کە پێک هاتەی ئادەمیزاد دەپارێزێ بە پێچەوانەی بەرنمەی غیری خوا کە بەها مرۆڤایەتیەکان دادەبەزێنێ و پێشێلیان دەکات. ئەو وشانەی خوای گەورە پێشانیاندام کە لادان لە بەرنمەی خوای گەورە لادانە لە ڕێڕەوی ئەو یاسا گشتیەیە کە گەردون پەیڕەوی دەکات، کەواتە ئەو کەسەی کە لە فەرمانی خوالا دەدات دژی بژتنەوەی گەردون دەجوڵێ. بۆیە بێگومان لە ماوەیەکی دوور یان نزیکدا خۆی لە پێکهاتەی گەردون یان پێکهاتەی دەروون دەدا و لە ئەنجامدا بەرەو ڕووی فەوتاندن دەبێت. ئەوە تا دەوڵەتی زلهێز لەبەر چاومان دووچاری پێکان بوو، چونکە پێکهاتەی لەسەر بنەمای ئەو یاسا خواییە دروست نەکرا بوو لە ماوەی 70 ساڵ ڕووخا. هەروەها ڕووخاندنی بەردەوامی دەرونی ئادەمیزادی بیانی بەهۆی لادانی لەو یاسایە کە هەرگیز موجامەلە نازانێت و کاتێک گەیشتە سزادان گەڕانەوەی نییە. ڕێژەی خۆکوژی لەو وڵاتانە بەرەو زیاد بوون دەبات. هەروەها کتێبی خوای گەورە بۆی ڕوونکردمەوە کە جیاوازیەکی گەورە هەیە لە نێوان ڕۆڵی من و ڕۆڵی گەردونی دەوروبەرم. هەردووکمان داوامان لێکراوە بە بەرنامەی خوای گەورە پابەند بین. گەردون ناتوانێت لەو بەرنمەیە دەربچێ، چونکە لە سەرەتای دروستکردنیەوە ئەو ڕێڕەوەی هەڵبژاردووە کە هەمیشە پابەند بێ بەو بەرنمەیە. ژیانی تەنیا پەیڕەوکردنی بەرنامە و یاسایی خوای گەورەیە. هۆی ئەو هەڵبژاردنە ترسە لە بەراو ڕوبەڕووبوونەوەی تووڕێی خوا ئەگەر هاتو جارێک لە فەرمانی خوا دەربچێ. بەڵام ئادەمیزاد بە پێچەوانەوە خاصیەتی هەڵبژاردننی وەرگرتووە، واتە لە هەر کاتێکدا دەتوانێت لاری لە فەرمانی خوا بکات و بۆی هەیە پابەندی فەرمانی خوا ببێ. بۆیە ڕۆڵی ئادەمیزاد لا ڕۆڵی گەردون گەورەتر و گرنگترە. لەبەر ئەوە خوای جیهانەکان سزایەکی گەورەی ئامادە کردووە بۆ یاخیبوون و پاداشتێکی گەورەی ئامادە کردووە بۆ پابەند بوون لە ناو نوێژدا. ئازیزەکانم، پاش ئەو هەموو زانیاریە گرنگانە چوومە سەر بەرماڵ و ڕوون کردە خوای گەورە بۆ ئەوەی سوپاسی بکەم کە بەو شێوەیە خۆی بە من ناساند. ئای چەند ئەو نوێژێکی خۆش و بەلەزەت بوو، چونکە لەو کاتەدا گەورەی خوای گەورەم هاتە بەردەم. بە تەواوەتی هەستم کرد بەرامبەر چی هێزێک وەستاوم، هێزێکی بەبەزەیی، هێزێک کە سەرەڕای گەورەیە بێشنوورەکەی لە نێو دروستکراوەکانی لە ئاژەڵ و ڕوەک و شاخ و چێوەکان ڕێزێکی تایبەتی پێبەخشیوم. ئەوە تا وشەی گفتوگۆ و پاڕانەوەشی بۆ ئامادە کردووم. باشترین و کورتترین و جوانترین و گونجاوترین وشەی بۆ هەڵبژاردوم. هەروەها ئەو کڕنوشت و سژدەکردن و وەستاندنەی بەرامبەری بارێکی ڕۆحی بێوێنەی پێبەخشیوم. هەردەڵی لە فەلەکێکی پەرستندا وەک هەسارەیەک دێم و دەچم، دەستنوێژگرتنیش فێنکاییەکی بەجەستەم بەخشیوە. دوعاکردن و پاڕانەوە و ئاەت خوێندنەوەش ئارامی بە دڵ و دەرونیم داوە. جاران لای من نوێژ وەک بارێکی قۆرز بوو، حەزم دەکرد هەرزوو لە گۆڵی خۆمی بکەمەوە. بەڵام ئێستا بە پێچەوانەوە بووە بە ئامرازی غەم هەڵگرتن و بارسوکردن و ئارامی بەخشین. ئەوەم لەبیر چووکە پاداشتێکی گەورە چاوەڕوانی باوەڕداران و نوێژکاران دەکات،
چونکە هەر ئەو ئارامیە بە بەهاترین پاداش دادەنێم. ئەوە تا هەرە دەوڵەمەندەکانی سەرڕووی زەوی سەرڕای ئەو هەموو مڵک و سامانەی کە هەیەە بێبەشن لەو ئارامیە و ئامادەن نیوەی سامانیان ببەخشن بۆ وەرگرتنی ئارامی ناو دڵ و دەروون. بۆیە ئەم پرسیارە دەردەکەوت، ئەگەر باوەڕ بەخوا و ملکەچکردن بۆ فەرمانەکانی ئەو خۆشیە لە دنیادا ببەخشێ، ئەی دەبێ بەهاشت کە جێی خۆشی و لەزەتە چ خۆشیەک ببەخشێ لە ناو باشدا. خۆشەویستان، کتێبی خوا ڕووناچی دەرگای بەهاشتە پانوبەرینەکەی خوای گەورەی لێکردمەوە، وشە پیرۆزەکانی کە لەسەر بیردۆز و خەیاڵدانە ڕێژراون و تەنیا وەسفی جیهانی دوای مردن ناکەن، بەڵکو دەتبەنە ناو جیهانی ڕاستەقینە. ئەگەر بە دڵ و دەروونێکی زیندوو بە هەست و هۆشێکی تەواوەوە بیان خوێنیتەوە، هەست دەکەیت لە دنیا نەمابی و وا لە ناو ئەو جیهانەدا دەژی. بە چاوی خۆم باشتم بینی بۆن و بەرامەکەی، گیانی خرۆشاندم و دەرونی هەژاندم. هەرچەندە دڵنیا بووم کە ئەو دەرواسەیە لە ڕوومدا کراوە نییە، چونکە چاوەڕی پێشکەشکردنی نرخی کردنەوە و چوونە ژوورەوەی دەکرد. قۆڵم لێ هەڵکرد و ئاستی غیرەت و ئارەزوو و عەزیمەتم بۆ بەرز کردەوە و بەرەو بەهەشتی بەرین کەوتمەڵێ. ئاواتە ناکام و کورد ئەنجامەکانی دنیا ناچاریان کردم سوور بم لەسەر هەنگاونان بەرەو ئەو ئاسۆ ڕووناکە و بەرز بەهایە. سەرەتا وەم دەزانی ئەگەر ڕوو لە بەهەشت بکەم، ئەوە ڕوو لە جیهانی خەیاڵ و دوور لە زەوی و دانیشتوانی دەکەم، دوور لە زانست و پێشکەوتن و گەشە پێدانی ژیان دەبم، بەڵام بە پێچەوانەوە. ئاواتی گەیشتن بە پلە بەرزەکانی بەهەشت تونترین پاڵپێوە نەربوو بۆ خزمەت گەیاندن بە خەڵک و چاکسازی دڵ و دەروون و کۆمەڵگا. تەنانەت جیهانیش چونکە تەنیا پیادەکردنی ئەو ئەرکانە نرخی چوونە ژوورەوەی ناو بەهەشت بوون. نرخی چوونە ژوورەوەی بەهەشت بریتیە لە تێرکردنی برسی و سەرخستنی ستەم لێکرا و وتەی ڕاست بەرامبەر ستەمکاران و خاوێنکردنی ڕێگاوبان و چاندنی دار و درەخت و ڕاگرتنی دڵی برادەر و دراوسێ و هەتا دوایی لە کاری خزمەتگوزاری بۆ خەڵکی لەلایەکی ترەوە. بەناحەق زەرەرگەیاندن بە خەڵک تەنانەت بە گیانی ئاژەڵێکیش دەبێتە هۆی دوورخستنەوە لەو بەهەشتا و دەستکەوتنی تووڕێی خوای بەهەشت. زۆر سەیرە، جاران هەزارەها ئاواتم هەبوو، گەرچی تەنیا هەندێکیان بەسوود بوون و هەندێکیان زیانیان لە قازانجیان زیاتر بوو. زۆر کەمیشیان خوێندنەوەی بەرامبەری تێدا بەدی دەکرا، کەچی ئێستا تەنیا بە یەک ئاوات دەژیم، ئەویش گەیشتن بە بەهەشتی پانوبەرینی خوایە. بەڵام لە ڕۆژێکدا سەدان ئیش دەکەم و زۆر بەیان لە دەرەوەی چوارچێوەی زاتی خۆمە و هەمووشیان بەسوودن. کاری چاکسازی خۆم و دەور و پشتم بۆ دیوی ناوەوەی بەهەشت پێی دڵمی گواستەوە، بۆ نەخۆشەکانی و دیمەنە جوانەکانی ناوی دنیای لە هەست و هۆشم دەستڕیەوە. دروونمی وا دەوڵەمەند کرد کە لە ساتێکدا ئامادە بووم گەر هەموو دنیای خۆم بێ بیکەمە پارویەک و بیخەمە دەمی هەژارێکەوە. هەڵبشاردنی بەهەشت بە تەنیا ئاوات دەروونمی لە بەندایەتی بۆ خێری خوا ڕزگار کرد. ئەو بەهەشتە تەنیا چارە سەرێکە بۆ ئەو ململانە دڕندانەیەی کە مرۆڤەکانی ئەمڕۆ بۆ جیرفان پڕکردن و وەرەگزلکردن خۆیان پێوە سەرقاڵ کردووە. لە ناخی دەرونیاندا تەنیا ئەو دنیا بەرتەسکەیان هەیە کە شەڕی لەسەر بکەن، لەبەر ئەوە بۆ بەدیهێنانی ئامانجەکانیان ئامادەن هەموو بنەماکانی مرۆڤایەتی پێشێل بکەن. بەڵام ئەوە تا خوای مرۆڤایەتی دەرگای جیهانێکی فراوانتریان بۆ دەکاتەوە. هەرخوا خۆی باش دەزانێت شیشەکانی ئەم سەردەما بەچی و چۆن چارە سەر دەکرێت. وشە پیرۆزەکانی خوای گەورە و فەرمودەکانی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ دیمەنی زۆر جوانی پیشاندام. ئەمانە هەندێ لەو دیمەنانەیە کۆمەڵێک لە فریشتە لە ناوەڕاستی بەهەشتا دەبینی.
خەریکی دروستکردنی تەلارێکی ئێجگار گەورە دەبن لە شوێنێکی ئێجگار خۆشدا. تەلارەکە تەواو سەرنج ڕاکێشە، دەڵی بووکی دەریایە یان خۆری بەرەبەیانە. دەبێ خاوەن ئەم تەلارە جوانە چێبێ کە لێم کۆڵیەوە بۆم دەرکەوت. ئەم تەلارە بۆ دایکێکی جگەر شوتا و بە مردنی کوڕەکەی دروست دەکرێ. پاداشتێکە لە خوای گەورە بۆ ئەو هەڵوێستە جوانەی بەرامبەر فەرمانی خوا. خوای گەورە پێش هەموو کەسێک ئاگاداری ئەم هەڵوێستەی بووە. هەرچەندە بۆ نرخاندنی ئەو کارە فریشتەکانی بان کرد و لەیانی پرسی گیانی کوڕەکەی ئەم دایکە بە باوەڕەتان چێشە؟ وتیان بەڵێ خوایە. خوای گەورە فەرمووی وەڵامی چی بوو؟ فریشتەکان وەڵامیان دایەوە وتیان دوو پاتی خوایەتی تۆی کرد و سەناوستایشی بۆ ناردی. جا خوای گەورە فەرمووی کەواتە بڕۆن تەلارێکی بەرز و خۆشی لە ناوەڕاستی بەهەشدا بۆ دروست بکەن و ناوی لێ بنێن کۆشتی ستایش و سەنا و ناوی ئەوی لەسەر هەڵواسن. خۆشەویستان، میهرەبانی خوای گەورە لەو شوێنەدا بەڕوونی دەردەکەوێ. نەکتەنیا بەرامبەر خاوەن پلە بەرزەکان بەڵکو تەنانەت بەرامبەر دواترین کەسێک کە دەخرێتە ناو بەهەشتەوە. ئەو سەلامە دواترین کەسێکیشە لە دۆزەخ ڕزگاری دەبێ. دیارە بەقەدەر قەبارەی کارە خراپەکانی لە دۆزەخدا بۆ ماوەیەکی دوور و درێژ دەمێنێ، یاخود میهرەبانی خوای گەورە دەیگرێتەوە. چونکەمانەوەی هەتاهەتایی دۆزەخ تەنیا ئەوانە دەگرێتەوە کە لاساری تەواوی خوایەتی خوای گەورەیان دەکرد و گاڵتەیان با ڕۆژی دوایی دەکرد و مویەکی ئاشتبوونەوەیان لەگەڵ خوادا بۆ ڕۆژی دوایی جێنەهێشت. پاش ئەوەی کابرا لە ناو دۆزەخدا لە توپەت دەبێ، خوای گەورە دەرفەتێکی دەداتێ بەسەر دیوارە بەرزەکانی دۆزەخدا خۆی هەڵواسێ و بەرەو بەهەشت بڕوا. تا دوچرکە دۆزەخ کڵپەی ئاگری تێدەگرێ و داخی دەکا. کە دوور دەکەوێتەوە ڕووی تێدەکا و پێی دەڵێ بە قوربانی ئەو خوایە بم کە منی ڕزگار کرد لە دەستت. بەخوا ئەمڕۆ شتێکم پێبەخشراوە بە کەسی تر نەدراوە. دیارە هەروە دەزانێ هەموو خەڵکوا لە دۆزەخ و تەنیا ئەو ڕزگاری بووە. لە دوورەوە درەختێکی جوان دەبینێ، دەڵێ خوایە لەو درەختەم نزیکەوە، با بچمە ژێر سێبەرەکەی، لە مێژەوە درەختم نەدیوە، زۆرم تینووە، با لە ئاوەکەشی بخۆمەوە. خوای گەورە پێی فەرموو بەڵام بە مەرجێک بەڵێنم بدەیتێ داوای شتی تر نەکەی. ئەویش وتی بەڵێنت پێدەدەم شتی تر داوا ناکەم. پاش ئەوەی زەلامەکە چووە ژێر سێبەری درەختەکە و لە ئاوەکەی خواردەوە، درەختێکی جوانتری بەرچاو کەوت. دیسان وتی خوایە گیان ئەو درەختەشم بدەرێ. خوای گەورە فەرمووی ئەی تۆ بەڵێنت نەدا داواکاری ترت نەبێ؟ ئەی ئەگەر ئەم جارەش ئەم درەختەمدا پێت و داواکاری ترت هەبوو؟ کابرا دەڵێ نەخێر خوایە، داواکاری ترم نابێ، بەڵێنت دەدەمێ. دواتر درەختێکی تری زۆر جوانتری بینی، لە نزیک دەرگای بەهەشت ڕوا بوو. لە جوانی درەختەکە خەریک بوو لە هۆش خۆی بچێ. دیارە خوای گەورە وردە وردە پێی بۆ بەهەشت ڕادەچێشێ. اینجا زەلامەکەوتی خوایە تکایە ئەم درەختەشم پێ ببەخشە. خوای گەورە فەرمووی ئەوە تا بەڵێنێکی ترت شکاند. ئەی تۆ بەڵێنت نەدا داوای شتی تر ناکەی؟ کابرای دۆزەخی وتی دەتو ئەم جارەش ئەم درەختە جوانم بدێ، ئیتر بەڵێنت پێدەدام، ئەمە ببێ بە دووە داواکاریم. خوای گەورە درەختەکەی دایە،
ئەمیش چووە ژێر سێبەری و لە ئاوەکەی خوارد و پشوێکی وەرگرت. وردە وردا دەنجی دانیشتوانی بەهەشتی بەرگوێ کەوت. بۆیە دڵی بە بەهەشت جوڵا، ئەو هەرگیز بەتەمای بەهەشت نەبوو. بەڵام ئەوە تا لە تەنیشت بەهەشتە، بۆیە ئۆقرەی نەگرت و لە خوای گەورە بە شەرمەوە پاڕایەوە. خوایە گیان، بە میهرەبانی خۆت بمخەرە ناو بەهەشت. خوای گەورە پێی فەرموو: باشە، دەتخەمە ناو بەهەشت. حەزت لێیە بەقەدەر هەموو دنیا تێک ڕاشوێنێت لە بەهەشتدا بۆ تەرخان بکەم؟ کابرا ئەمە بە مێشتیدا ناچێ، بۆیە بە خوای گەورە دەڵێ: خوایە گیان، گاڵتەم پێ مەکە، ئاخر تۆ پەروەردیگاری جیهانەکانی و من بەندەی لاوازی تۆم. خوای گەورە بە قسەکەی پێدەکەنی و پێی دەفەرمێ: نەخێر، گاڵتەت پێ ناکەم، ئەوە تا نەک بەقەدەر هەموو دنیا، بەڵکو دوو هێندەی هەموو دنیات لە بەهەشتدا بۆ تەرخان دەکەم. بەڕاستی ڕۆژی دوایی بریتیە لە فیستیڤاڵی میهرەبانی خوای گەورە. ئەوە تا لەگەڵ نزمترین پلەدا چۆن ڕەفتار دەکات و میهرەبانی خۆی بەسەردا دەڕژێنێ. بەڵام مڵک و مەلەکوتی خوای گەورە لەوێدا ناوەستێ، چونکە مڵکی خوای گەورە لە بەهەشتدا زۆر فراوان و بە خەیاڵی کەسدا نایەت. فیردەوس بەرزترین پلەی باشت. لە ئاسۆی دوورەوە جێی زۆر خۆشتر دەبینی، وا دەزانی ئەوە کۆتایی بەهەشتە. تومەز ئەوە پلەیەکی بەرزترە لە بەهەشتدا. دوا پلەی بەهەشتیش فیردەوسە کە بنمیچەکەی عەرشی خوایە. وا دیارە لە چاو شوێنەکانی تری بەهەشتدا خۆشترە. ئاواتی گەیشتن بە فیردەوس پاڵی پێوە نامکاری بۆ بکەم، لەوانەیە ئەمە دوجار بێ هەلێکی وان بۆ بڕەخسێ. اینجا بۆ نەگەمە ئەو پلە بەرزەیە. پلەی بەرز کاری گرنگی دەوێ، بێجگە لە پاداشتی بەهەشت بە هەم مرۆڤایەتیەکانیشم پێی بەرزتر دەبێتەوە. بەرزبوونەوەی ئاستی مرۆڤایەتی تەریبە لەگەڵ ڕەزامەندی خوا و بەرزبوونەوەی پلەکانی بەهەشت. ئازیزەکەم، کە دەچینە ناو فیردەوسی خوا، هەر دەڵی تازە پێدەنەیتە ناو بەهەشت. دیمەنێکە هەموو هەستەکان لە بەرامبەریدا جۆش دەخۆن. بەخۆمۆت اینجا دوا ئاواتم بینی، ئیتر هیچی ترم ناوێ، چیم لەوە زیاتر دەوێت؟ بەتایبەتی کە زانیم لەم پلەیەدا پێغەمبەری خوش درود و سەلامی خوای لەسەر بێ نیشتە جێ بووە. ئیتر دڵم بەم جێیە بەسترایەوە و داواکاری تری نەبوو. بەناو ئەم پلەی بەهەشتەدا پیاسەیەکی خۆشم کرد. چاوم بڕیە ڕووبارەکانی، ئاوریشمی سەرینەکانی و بەرجی سەر نوێنەکانی، دەنجی ئەو مۆسیقا نەرمەی لە ئەنجامی لە یەکدانی گەڵایدارەکانی، تێکەڵ بە دەنجی جامی شەرابەکانی و گۆرانی سەرلێوی ئاڵی حۆریەکانی مێشتی خولانمەوە. هەندێشتیان لە ناز و نعمەتەکانی دنیادا چوون. ئەوە ڕووبارێکی سازگارە، ئەمانە ئافرەتی جوانن، ئەم خواردنانە میوە و گۆشتن، ئەو خواردنەوەیە شەرابە، بەڵام تام و چێشیان هەرگیز لەوە پێش نەمچشتووە. تەنانەت بەرهەمەکانی لە بەرهەمی پلەکانی تیری بەهەشت ئێچکار بەتامتر بوون. نەبشتێک خۆڵ و نەتەپوتۆزێک نابینی. ئای کە ڕقم لە تەپوتۆزە، ئارەژوەکانیشت هەمووی جێبەجێکراون. خۆشەویستان، یەکێک دەبینی داوای دەکرد منداڵی پێ ببەخشرێت. دیارە لە دنیادا خوای جیهانەکان منداڵی پێ نەبەخشی بوو. لە ساتێکی زۆر کەمدا منداڵێکی پێبەخشرا. یەکێکی تر حەزی لە ڕواندنی درەخت دەکرد. ئەوی تر داوای دەکرد برادەرێکی خۆی ببینێ کە لە دنیادا داوای لێ دەکرد ڕێی خوا بەردات، کە پێی دەوت چی داوە لە ڕێی کۆنەپەرستی و دواکەوتن؟ بۆ سەیری بەردەمی خۆت ناکەیت؟
داهاتوو نەکڕا بردو ئەویش لە وەڵامدا پێی دەوت جیاوازی من و تۆ لەوەدایە کە من کەمێک دوورتر دەڕوانم من چاوم لە بەهەشتا واتە چاوم لە داهاتووە داهاتووی تۆ کە دنیایە لە داهاتوویەکی زۆر نزیکدا دەبێتە ڕابردوو بەڵام داهاتووی من کە بەهەشتا بەردەوامی هەمیشەیی بۆ نووسراوە ئەو ڕێبازی من گرتوومەتە بار دانەرەکەی دانەری یاسای سوڕانەوەی مانگ و ڕۆژ و ئاسمانەکانە یاسا و ڕێبازیان لە ڕێی خواناسی من کۆنتریشە نەخێر ڕێی خوا کۆن و تازەی بۆ نییە چونکە خوا کاتەکانی ڕابردوو داهاتوو بە یەک چاو سەیر دەکات بەڵام برادەرەکەی هەرچەندە قەناعەتی بە بەڵگەکانی دەکرد بە قسەی نەدەکرد دواتر زانی کە برادەرەکەی وا لە دۆزەخدایە برادەرە بەهەشتیەکە داوا لە برادەرەکانی دەکرد لەگەڵیدا سەیری چارەنووسی ئەو سەلامە یاخی بووە بکەن بەڵام کەس ئامادە نەبوو لەگەڵیدا سەیری دۆزەخ بکات برادەرە بەهەشتیە برادەرەکەی لە ناوەڕاست دۆزەخدا بینی و بانجی کرد سوپاس بۆ خوای گەورە کە یارمەتیدام دوای قسەکانت نەکەوتم ئەوەی من و تۆ تێداین من لە بەهەشت و تۆش لە دۆزەخ ئەوە داهاتووی ڕاستەقینەیە ئازیزان دۆزەخ گەلێ ترسناکە لەبەر دوو کەڵی ڕەشی چاو چاو نابینێ تەنانەت جارێک خوای گەورە فریشتەکانی بۆ دۆزەخ ناردبوو ڕایسپاردن پیاوێک لە دۆزەخ دەرکەن و بۆ بەهەشت بیگوێزنەوە فریشتەکان پیاوەکەیان نەدۆزیەوە هەتا خوای گەورە خۆی دەستنیشانی شوێنەکەی بۆ نەکردن کە لە نێوان کۆمەڵە بەردێکدا لە ناو دۆڵێکی دۆزەخدا برشا بوو هۆی دەرکردنیشی لە دۆزەخ هەر ئەوە بوو جارێک لە دنیادا لە دەرگای بارەگای خوایدا بوو لەبەر لاوازی نەفسی ڕێگای دوور لە خوای هەڵبژاردە بوو بەڵام ئیشی خراپەکاری ئاشکرا نەدەکرد و شانازی پێوە نەدەکرد و دانی بەوە دەنا کە دەبێ فەرمانی خوای گەورە لەسەروی هەموو فەرمانێک جۆرەها داواکاری لە بەهەشتدا دەبیسترێ هەمووشیان دەم و دەست دەهات نەدی بەهەشت خۆشەویستەکانم جێگای هات نەدی داواکاریەکانە لە ناو بەهەشتدا زۆر مامەوە هەست و هۆشم مەست بوو تا دڵم خورپەی لە سەتێکی ئاواتێکی نوێی لە ناودا دروست نەبوو هەرگیز بە خەیاڵمدا نەداهات ئاواتێکی تر لە ئاواتی چوونە ناو بەهەشت بەرزتر هەبێت ئاواتێکی بەرزتر خۆشەویستان لە گەرمەی تێڕوانینی لە سەتەکانی بەهەشت زەنجێکی ئاسمانی لەکوێ دڵمدا زرنگایەوە و فەرمووی ئەی دڵی بەندەم هەتاکەی لەگەڵ دروستکراوەدا پەیوەست دەبی بۆچی هەمیشە لە جیهانی ڕاستەقینەی ئەوینی دوور دەکەویتەوە ئەم بەهەشتە دروستکراو نییە تاکەی ڕووناکەیتە ئەو زاتەی کە بە شەو و بە ڕۆژ دەستی خۆشەویستی و بەزەیت بۆ درێژ کردوێتەوە کەی ئاستی ئاواتت بەرز دەکەیتەوە و ئاراستەی هەستت لە دروستکراوەوە بۆ دروست کرد لە بەندەوە بۆ پەروەردگار دەگۆڕی کەی تێدەگەی کە من سەرچاوەی هەموو بوونەوەرێکم سەرچاوەی هەموو خۆشیەکەم سەرچاوەی هەموو خۆشەویستیەکەم تەنانەت سەرچاوەی هەموو جوانیەکەم تاکەی پشت دەکەیتە سەرچاوە و ڕوو دەکەیتە لقەکان ئەم بەهەشتەی کە هۆش و دڵتی لە خۆشی پڕ کردوێتەوە ئەم بەهەشتە ئەی بەندەم هاو بەشی زۆرە دروستکراوە هەڕوو لە من کە بۆ ڕەزامەندی من هەنا سەبڕ بە هۆشت لەگەڵ من بێ خواردنت یادکردنی من بێ
خواردنەوەت ڕووکردن لە میهرەبانی من بێ، گۆڕەپانی خۆشەویستان و یارانی من قەرەباڵغ نییە. مرۆڤی مەردی دەوێت، چونکە خۆشی و لەسەتەکەی بەوتە باس ناکرێت. ئاستی ئاواتت بەرزکەرەوە و وەرە ئەم پانتاییە. دەبێ بزانی کە ڕوو لە گەورەی گەورەکان و شاهی شاهەکان دەکەی کە بەخششی بێ سنوور و بێوێنەیە. زۆر کەس وا دەزانن گەڕوو لە من بکەن دنیایان لەدەست دەچێت، یاخود زەرەرمەند دەبێن، یان ئارامی و پشودانەوەیان لێ دەبێت. هەندێکی تر کە چاویان بە بەهەشت دەکەوێ وا دەزانن ئەوە کۆتایی ئاوات و خۆشیەکانە. ئەی نازانن من خاوەنی دنیا و دوا ڕۆژم، دروستکاری بەهەشت و دۆزەخم، سەرچاوەی ئارامی و ماندوێتیم، هەڵسوڕێنەری ئەستێرە و هەسارەکان. زۆر کەس کاتێ لاوازی بێتوانە دەبێن ڕوو لە من دەکەن و لێم نزیک دەبنەوە. کاتێکیش توانە و دەسەڵاتیان پێدەبەخشم پشت لە من دەکەن و دوور دەکەونەوە. دووپاتی قسەی هەندێ لە گومڕایان دەکەن کە دەڵێن خەڵکی لە ڕابرد و لاواز بوون بۆیە ڕوویان لەخوا کرد. بەڵام لەم سەردەمەدا سەردەمی زانست و تەکنەلۆژیا ئادەمی زاد پێویستی بەخوا نییە، چونکە دەتوانێت هەموو شتێکی دەستکەوێ و هەموو شتێک دروست بکات. دیارە لاوازی ڕاستیەکان دەردەخات و توانست دایان دەپۆشی، بەڵام باوەڕدارانی ڕاستەقینە بە پێچەوانەوە بیر دەکەنەوە و هەڵسوکەوت دەکەن. توانای خۆیان بە دژی توانای من دانانێن، هەتا هێز و توانایان زیاد بێت. زیاتر هەش بە توانای من دەکەن، چونکە توانای تێگەیشتنیان پتەوتر دەبێت. هەروەها هەتا زیاتر من بناسن شانازی بە خۆیان دەکەن، چونکە دروستکراوی خوایەکی مەزنن. هەڵبژاردننی پەنای من بۆ جێی حەوانەوەی دڵتان قازانجی منی تێدا نییە. من سەرچاوەی هەموو شتێکم، هیچم لە کەس ناوێ، پێویستم بە کەسیش نییە، بەڵام دەبێ وەک خوایەکی ڕاستەقینە چاکترین و خۆشترین و پڕقازانجترین و موسۆگەرترین ڕێگاتان بۆ دەست نیشان بکەم. دایکان و باوکان ئومێدی باشترین ژیان بۆ ڕۆڵەکانیان دەخوازن. ئێوە بەندەی منن، بەدەستی خۆم دروستم کردوون. گەڕانەوەی هەریەکێکتان بۆ ڕێی بەختەوەری و بەندایەتی بۆ من لای من لەوە خۆشترە کە یەکێکتان شتی گرنگ و بە نرخی ون بووی خۆی بدۆزێتەوە. هەموو ئەوانەی لەگەڵیاندا دەژین ئێوەیان بۆ خۆیان دەوێ، بەڵام من لە پێناوی بەرژەوەندیتان بانگهێشتان دەکەم و ئێوەم دەوێ. کاتێک لە خەڵی گواستنەوە واتە ساتی مردنتان بەرەو ڕووم دێن، من هیچتان پێ ناڵێم. من لەگەڵ بوونەوەرەکانی تر لەگەڵ فریشتەکانم بەرەو ڕووتان دەکەمەوە، با ئەوان سەرسوڕمانی خۆیان پێتان پیشان بدەن، با ئەوان پێتان بڵێن چۆن پەنای خواتان گۆڕیەوە بە پەنای دروستکراوەکانی. پشتان لە هەموو شتێک کرد و ڕووتان لە هیچ کرد. لە ژیانی هەموو مرۆڤێکدا خۆشەویستیەکی پلەی یەکەم هەیە کە بە کەسی تری ناکۆڕێتەوە. جوانی تێدا دەبینێ، یان دەوڵەمەندی تێدا بەدی دەکات، یان خاوەن هێز و توانایە، یان زۆر جاریش لەبەر ئەوەی ئارەزوەکانی دەرونی و پێداویستیەکانی لەشی بۆ جێبەجێ دەکات. اینجا لەبەر بەرژەوەندی خۆتان دەبێ پێتان بڵێم و ڕاستیەکانتان بۆ ئاشکرا بکەم. هەرگیز کەس لە من جوانتر نییە، چونکە من سەرچاوەی هەموو جوانیەکانم.
کەس لە من دەوڵەمەندتر نییە، چونکە من خاوەنی گەنجینەکانی زەوی و ئاسمانەکانم. بەویستی من هەژار دەوڵەمەند دەبێت و دەوڵەمەند هەژار دەبێت. من خاوەنی ئاو و هەوا و خۆڵ و دەشت و بیابان و سەیرانگا و شاخ و داخ و درەخت و سەرجەم بوونەوەرانم. کەس لە من بەتواناتر نییە. هەموو زەوی دەخەمە ناو دەستم و هەموو ئاسمانەکان دەپێچمەوە و دەیان خەمە بندەستم. کەس منی نەدیوە، کەسیش ناتوانێ وێنەیەک بۆ زاتم دابڕێژێ، چونکە هاوتا و هاوشێوەم نییە. بەڵام پەیمانم بە خۆشەویستانم داوە خۆمیان پێپیشان بدەم و دیداریان لەگەڵمدا هەبێ و بمبینن. ئەوەش پاداشتێکە لە منەوە بۆ ئەوان کە منیان دی اینجا لە مانای جوانی و لەزەتی ڕاستەقینە تێدەگان. تەنیا خۆشەویستانی منن کە خەم و حەسرەت و خەفەت ناخۆن، پشتیان بە من قایمە و لە دنیادا ئەوەی کە بە گومڕاکانی دەدام لە خۆشیەکانی جشتە و ئارەزبەکانی نەفس بەوانیشی دەدەم و ئەوەی لەگەڵ تەندروستی لەشیان نەگونجێ هەر بۆ بەرژەوەندی ژیانی دنیایان لێم قەدەغە کردوون. بەڵام ئەوەی ناوی خۆشی ڕاستەقینەیە کە ژیانی ناو بەهەشتا تەنیا بۆ ئەوانە و دژمنانی خۆمی لێ بێبەش دەکەم و دۆسەخ دەکەمە دوچارە نووسیان. سیفەتی خوای ڕاستەقینە ئەوەیە کە پێویستی بە خۆشەویستی کەس نییە، پێویستی بەندەکانی جێبەجێ دەکات. بەڵام پێی ناخۆشە کەسی نەشیا و جێگەیەک لە ناودڵی دروستکراوەکانیدا بگرێت. خۆشەویستان، لە ناو ئەم دڵفڕینەوەیە لە نێوان بەهەشت و بارەگای خوادا و پێش بڕیار وەرگرتن بە هەنگاونان بەرەو ڕێی خۆشەویستانی خوا پیاوێک خۆی کرد بە بەهەشتدا. هەرچەندە بە کزی هاتە ژوورەوە سیمای خانەدانی و پایەداری پێوە دیار بوو. بەناو هەموو لایەکی بەهەشتدا چاوی دەجێڕا، بەڵام سەرسوڵمانی پێوە دیار نەبوو. هەرچی خزمەتکارانی بەهەشت دەوریاندا بوو بە جیلی جوان و ئاوی سازگار و شەرابی ڕەنگا و ڕەنگ و خواردەمەنی جۆرا و جۆرەوە پێشوازیان لێ دەکرد. کەچی ئەو گوێی پێ نەدەدان، دیار بوو بە دوای شتێکی تردا دەگەڕا. لە پڕسەری بڵند کرد و ڕووی کردە ئاسمان و پاڕایەوە و گوتی: ئەی ئەو کەسەی لە دنیادا بە دوای ڕەزامەندی ئەودا پێش بڕچێم دەکرد، لە خێرخوازی و چاکەکردن و گەیاندنی سوود بە خەڵکی ڕۆژم دەخستە سەر شەو بۆ تێرکردنی هەژاران و فریاکەوتنی لێ قەوماوان و کەم دەرامەتان. لە دنیادا خێرخوازیم بەنهێنی دەکرد و ئاشکرام نەدەکرد تا هیچ هاوبەشت لە دڵمدا بۆ دروست نەکەم. بەڵام گەورم ئێستا دەبێت دەنجی زەلیلیم دەنگ بداتەوە کە من هێشتا بەو ئەنجامە سەرەکیەی ئەو کۆشیشە نەگەیشتوم. تۆ هەر خۆت دەزانی من لە پێناویی ئامانجێکدا هاتوومەتە بەر دەرگای ڕەزامەندیت. هەر خۆت دەزانی من چیم دەبێت، دڵم بەچی دەحەوێتەوە، شەراب و خواردن و خواردنەوەم بۆچیە، من چی لەمانە بکەم؟ کوا ئەو دڵە کە دەتوانێت تامی ئەو شتانە بچێشێت؟ چی لە دروستکراو بکەم تا لە دراوسێ دڵنیانە بم خانوم بۆچیە؟ تا هاوڕێ چاک بۆ خۆم پەیدا نەکەم چۆن ڕێگای دوور و درێژ دەگرمە بەر. جارێ با لە ڕەزامەندی تۆ تێر بم، با ئەو دڵی لە دنیادا لە خۆشەویستی تۆ توایەوە ئەمڕۆ لە ناو ڕووباری ڕەزامەندیت مەلە بکات. با ئەو چاوەی فرمێشتی حەسرەتی دووری لە تۆی دەڕژات بە دیدارت شاد بێ.
با ئەو گوێیەی لە بیستنی غەیری دەنجی وشەکانت داخرا بوو بە بڕیاری ڕەزامەندیت بکرێتەوە، با ئەو سیانەی بە هەوای غەیری یادی تۆ و یارانت لە دنیادا هەناسە سوار دەبوو بە شەماڵی لێبوردنت هەناسە وەربگرێ. ئەو دەمەی بە یادی تۆ لە دنیادا تەڕبوو بوو داوا دەکات ئەمڕۆ بە شەرابی ڕەزامەندیت تەڕ ببێ، بەڵکو هەست و هۆشم بۆ بگەڕێتەوە و بتوانم تامی خۆشیەکانی بەهەشت بچێژم. ئەی خوای جیهانەکان و قیبلەی باوەڕداران، من لە دنیادا چاوم بە حەسرەت بوو تاکە مرۆڤێک ببینێ ئەویش دوا پێغەمبەرت محەممەد صلی الله عليه وسلم. ئەی پەروەردیگاری هەموو جیهانەکان، کوا خۆشەویستی خوا، کوا پێغەمبەری خوا، کوا محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم. بەر لە بینینی ئەو زاتە خۆشەویستە مەحاڵە دڵم بە دروستکراوێک خۆش بێت، دەرفەتم پێ ببەخشە و بوارم بۆ بڕەخسێنە، با موشانە ئاراستەی بەڕێزی بکەم و ڕاستە و خۆ هەستی خۆمی بۆ دەرببڕم. بەڵکو فێنکاییەک لە بیابانی چاوەڕێکردنی بینینی بە دڵمدا بێتەوە. ئەی پایە بەرز، ئەی محەممەد، ئەی پێغەمبەری خوا، ئەی ڕابەری باوەڕداران و خواناسان، ئەی بەرزترین نمونەی مرۆڤایەتی، تاکەی لێم دوور دەبی پێم ناڵێ ئەی مایەی ئارامیشی ڕەوانم، کەی بە دیدارت شاد دەبم، کەی کەوسەری زەردەخەنەی سەر لێوەکانت تینوێتی وجودم دەشکێنێ و کڵپەی ئاگری دووری تۆم لە دڵدا ڕۆ دەمرجێنێ. دڵم نەما کۆشتی ئارامیم لە دووری تۆ ڕما، چاوم لە فرمێشتی یادکردنەوەت بووە. ڕاستە جوانی ڕوخسارت لە جوانی دروستکراوەکانی خوای پەروەردیگار ڕەنگ دەداتەوە، بەڵام چی لەم دڵە بکەم لە نێو جوانی دروستکراوانی خوای گەورە و دۆست و یارانمدا تەنیا تۆی دەوێ. کاتێک ناوی پیرۆزت لە لێوێک دەربچێ یان وشەی عشق و خۆشەویستی هونەرمەندێک ببیستێ، اینجا وەرە و سەیرێکی حاڵی ئەم دڵە بەستە زمانە بکە. خۆزگە تەنیا کێشەی دڵ بوایە، خۆت ئەم توانی سۆزەکانی لە خەڵکی بشارمەوە، بەڵام فرمێسکی چاوەکانیشم دوای ناو بردنت وا لە ناو خەڵکدا ناو زڕم دەکات. ناچارم هەرزوو بیان سڕمەوە. سڵاوت لێبێ ئەی پێغەمبەری خوا، دەبێ ببناسێ، دەبێ بە حاڵم بزانێ، دەبێ ئەم هەست و نەست و سۆزانە بگەن بە تۆ، بێگومان دەگەن بە تۆ. بەڵام گرفت ئەوەیە پەردەیەکی ئەستور لە نێوانمانە کە پەردەی غەیبە و ناچارین چاوەڕێی ئەو ڕۆژە بکەین ئەو پەردەیە لا ببرێت. بەڵام هەتا ئەو کاتە نازانم چی لەم دڵم بکەم، چۆن ئەم فرمێسکانە ڕابگرم، بەچی تەوژمی ئەم هەست و نەستانە بوەستێن. خوایە چارەیەک، خوایە چارەیەک، خوایە تیمارێک، خوایە بۆ چێشەی دووری لە پێغەمبەر چارە سەرێک. خۆشەویستان، خوای جیهانەکان بەم بەندەیەی فەرموو: ئەی خۆشەویستم، تۆ هەڵبژاردەی ئێمەی، دەمێکە هەنگاو بە هەنگاو چاودێری دڵت دەکەی. دوای ئەوەی بۆمان دەرکەوت کە شایانی ئەوەی ببیتە یەکێ لە خۆشەویستەکانمان، بەهەشت پاداشتێکە لەو پاداشتە زۆرانە کە بۆمان ئامادە کردووی، دەبێ وەری بگری. اینجا لە نزیکیمان هەرگیز بێبەش نابی. ئێوە خۆشەویستانی من بوون بە بەڵگەیەکی ڕوونی من لەسەر ئەوانەی
تەگەرەیان دادەنا لە بەردەم گەیشتن بە ڕەزامەندی لەسەر ئەو ئادەمی زادە لاوازانەی کە غەیری من بە گرنگتر دەزانن بۆیە ڕوو لە غەیری من دەکەن هەوڵی فەرامۆشکردنی لەسەتێکی نەفس یاخود گلەیەکی خەڵکیان لە پێناو ڕەزامەندی منیان نەداوە پیاوەکەوتی ئەی خوای من و هەموو جیهانەکان ئەوانە تۆ باش ناناسن ئەگەر بتناسن ئامادە دەبن هەموو جیهان بکەنە قوربانی گەیشتن بە بارەکەی ڕۆزامەندی و خۆشەویستیت هەرچەندە دەزانم ئەی خوایە کە تۆ لە هەموو شە پیرۆزەکانت بە تێر و تەسەلی خۆت ناساندووە بە بەندەکانت تەنانەت ئەم جیهانانە گەورەترین بەڵگەن لەسەر مەزنیت گەرچی دڵ زۆرم لێی لێ نەکرێت لێی گەڕێیت ڕاستە و خۆڕ و لە تۆ دەکات لە تنگانەدا هەموو خواوەندە دروستکراوەکان دەتوێنەوە و هەر تۆ پەنای ڕاستەقینەی بەندەیت بۆیە هیچ بیان ویەکیان نییە پیاوە پلە بەرزەکەم جێهێشت و ڕووم لە خۆم کرد ئەوە یەکێکی ترم بینی ئاواتی لە ئاواتم بەرزترە دەبێ ئەم کەسە چی لە من زیاتر بێ بۆ ئەوەی ئامانجی لە ئامانجی من گرنگتر بێ لە دانیشتوانانی بەهشتم پرسی ئەوانیش وتیان ئەمە یەکێکە لەوانەی لە دنیادا لەبەر خۆشەویستی و ڕۆزامەندی خوای جیهانەکان ئیشی دەکرد نەک تەنیا لە ترسی دۆزەخ یا لەبەر ئارەزووی چوونە ناو بەهشت بەڵکو ئەو تەنیا پەنای خوای دەویست چونکە دەیزانی خوای پەروەردیگار سەرچاوەی بەهشت و هەموو دەستکەوت و لەزەتەکانە و لابەری هەموو ئەشکەنجەکانە بڕیار و دەستکەوت خۆشەویستان بەرامبەر بە وشە جوانانە و بەرامبەر ئەو ڕاستیە سەر سوڕهێنەرانە منیش بڕیارمدا ئاخیرەت لە تەنیش دنیادادا بنێم و ڕوو بکەمە خوای دنیا و ئاخیرەت بەخششی خوایی لە هەنگاوەکانی من زۆر فراوانتر بوو بانگی دڵی کردم ئەی بەندەم دەبێ بزانی کە ئەوەی ڕوو لە من بکات دەبێ لە هەموو کەسێکی تر زیاتر قازانج بکات ئەوە دنیا و ئاخیرەتم بۆ کردی بە دوو خزمەتکار و ئەوەش پاداشتی منە بۆ ئەوانەی تەنیا خۆشەویستی و ڕۆزامەندی منیان دەوێت خوای پەروەردیگار کە بەخششی فەرموو بە جوانترین شێوە دەبەخشێ سوپاس بۆ ئەو خوایەی کە بەهشت و نزیک بوونەوە لە بارەگای بۆ کۆ کردمەوە و بۆ بەرزترین پلەی بەهشت منی گواستەوە هەر چوار لام خۆشی دڵ و دەروونە بن میچەکەشم عەرشی پەروەردیگاری باڵا دەستە دوو کۆسب خۆشەویستان ئەو پلە و پایە بەرزە تەنیا بە ئاوات و قسە نەهاتە دی بەڵکو دەبوایە لە دوو کۆسب تێپەڕ بوومایە کە یەکەمیان ئارەزوەکانی دەروون و نەفسە و دووەمیان فشاری خەڵکە داوەکانی ئارەزوەکانی دەروون باڵەکانی توند پێکەوە گرێدا بووم و نەیان دەهێشت بە ئاسانی بەرەو ئاسمانی خۆشەویستی خوا بفڕم چونکە نەفس چاوچنۆکە و هەرگیز تێر نابێ و ئەوانەی دوای ئەو فەلسەفەیە کەوتون کە دەڵێت مرۆڤ دەبێت ڕوو لە هەموو لەزەتێک بکات بۆ ئەوەی تێر بێت و دواتر بەرهەمی زۆر دەبێت ئەوانە بە هەڵەدا چوون چونکە بە پێچەوانەوە نەفس زۆری دەوێت بۆ ئەوەی تێر بێت ئەو کاتەی لە هەموو لەزەتێک تێر ببێت تووشی خەم و غەفەت دەبێت و ئەنجامەکەی کوشتنی هەموو ئاواتەکانە ئەوەش هۆی سەرەکی زۆربوونی هۆ کوشتنە لە جیهاندا بەڕێزان
من نازانم چۆن ئادەمی زادێک کە لە ناو ئارەزوە جەستەی یەکەی نوقم دەبێ واتە دەبێ بە ئاژاڵ دواتر دەتوانێت شارستانیەتێک دروست بکات. هەموو ئەوانەی کە بەشدار بوون لە دانانی بردی بناغی شارستانیەت هەرگیز بۆ ئارەزوە جەستەکانیان ملکەچ نەبوون، بەڵکو کاتی خۆیان بۆ زانست تەرخان کردبوو. ئازیزان، باشترین ڕێگا بۆ بەرهەمهێنان و بۆ دوورکەوتنەوە لە بوون بە دیلی ئارەژوەکانی نەفس کۆنتڕۆڵکردنی نەفسە، نەدابڵۆسین و فەرامۆشکردنی پێداویستیەکانی و نابەڕەڵاکردن و جێبەجێکردنی هەموو داواکاریەکانی. هەروەها یەکەم هەنگاوە بۆ گەیشتن بە بارەگای خوا. کۆنتڕۆڵکردنی ئارەژوەکانی نەفس تامێکی خۆشتر بە ژیان و لەزەت وەرگرتن لە ژیان دەدات. ناسیاوێکم هەیە تووشی نەخۆشی شەکرە بووە. ئەو ناسیاوەم دەڵێت جاران بە ئارەزوی خۆم شیرینیم دەخوارد و وا ئەمڕۆژ لەبەر ئەم نەخۆشیە جار بە جار پارچەیەکی زۆر بچووک لە شیرینی دەخۆم. ئەو نەخۆشە دەڵێت باوەڕکە ئێستا زیاتر تام و چێش لەو شیرینیە دەکەم. بەپێی توانە ماڵ ئاوایم لە زۆربەی زۆری داواکاریەکانی نەفس کرد. تەنیا پێداویستیە گرنگەکانی نەبێ و پێم وت لەم بیابانە سارد و سڕەی دووری لەخوا ڕوونەچیەکی پرژەبەخشم بەرچاو کەوتووە. ئەگەر خوای من و ئێوە دەرفەتی پێدام و ڕازی بوو ئەوە جار بەجار دەگەڕێمەوە لاتان و ئەو بەشەی لە قەدەری خوا بۆتان نووسرا بێ دەتان دەمێ. ئەوەش لەبەر ئەوەی خوا پێی خۆشە هەموو خاوەن مافێک مافی خۆی وەربگرێت، با داواکاریەکانی نەفسیش بێت. ئەوەش بەداخوازی دنیایی ناژمێردرێت، چونکە ئەوانە پێداویستیەکانی نەفس و مافاڕەواکانی ئادەمی زادە. ئەو دنیایەی کە دەبێ فەرامۆش بکرێ ئەو کارەیە کە لە ناسینی خوا دوورت دەخاتەوە. واتە ئەگەر هەموو دنیا لە ناو دەستمدا بێ و دڵم لەگەڵ خوادا بێت هەر بە بەندەی خوا دەژمێردرێم و لە باسنەی خوا ناسیندا دەرنەچوو. کۆسپی دووەم خەڵکە واتە سیرکردنی خەڵک بە چاوی دەسەڵاتدار لە ترسی ئەوان، وەرگرتنی بڕیارێکی سەربەخۆ بۆ ڕۆیشتن بەرەو بارەگای خوا کارێکی ئاسان نەبوو، بەڵام لە پەنای خوادا تێگەیشتم کە غەیری خوا کەس هیچی بەدەست نییە. من بۆیە ڕوون کردا بارەگای خوا چونکە تەنیا ئەو شتری بەدەستە. ئەوە سەرچاوەی مردن و ژیان، خۆشی و ناخۆشی، زیان و قازانج، بەخشین و دەستگرتنەوە، گریان و پێکەنین، دەوڵەمەندی و هەژاری، تەنانەت هەموو دڵی خەڵکی لە ناو دەستی ئەودایە. بە پێویستی خۆی دەیان سوڕێنێ. ئەو هەستە بەرزاوای لێکردم لە کاتی بڕیار وەرگرتندا ئازاد بم، ڕووم هەر لە بارەگای ڕەزامەندی خوا بێت و هەرگیزا و هەرگیز پشت بە غەیری خوا نەبەست. ئازیزان، پەڕینەوە بەسەر ئەو دوو گۆسپەدا منی گەیاندا ئەو پلە بەرزە. لە شەو و ڕۆژێکدا خۆم بەرامبەر بەدەیان یاخود سەدان بڕیاردا دەبینیەوە، بڕیارێکی بچووک وەک نان و ئاو خواردنەوە، یان گەورە وەک بەخشین بە کەسێک کە هەمیشە نامخوێنێتەوە و مافەکانم پێشێل دەکا. هەمیشە ئەو بڕیارە وەردەگرت کە لەگەڵ ڕەزامەندی خوادا دەگونجا. گوێم نەدەدایە چرپەکانی نەفس یاخود فشار و حەزەکانی خەڵکی. هەستێکی نوێ داکەندنی ئەو دوو پێڵاوە کە ئارەزوەکانی نەفس لالایەک و چاوبڕینە دەستی خەڵکی لالایەکی ترەوە پێش نزیک بوونەوە لە بارەگای خوادا. لە سەرەتادا کارێکی ئاسان نەبوو،
چونکە من بەرەو لێشیدا نەدەبەزەیم، باڵکو بەرەو بەرزی و لوتکە سەردەکەوتم. بەڵام دوای ماوەیەک ئەم کارە لام بوو بە سیفەتێکی سروشتی. هەنگاو بە هەنگاو هەستم دەکرد دڵم لەگەڵ فەلەکدا دەسوڵێتەوە. میحرابەکەم لە چوارچێوەی مزگەوت دەردەچوو بەرەو ئاسۆی گەردوون. دڵم وەک باڵندەیەک دەفڕێت بەناو ئەستێرە و هەسارەکان، بەناو بەهەشت و دۆزەخ، لەگەڵ جنۆکە و فریشتەکان گاڵتەم بە ئاواتە نزمەکانی دانیشتوانانی سەرزەوی دەهاتەوە. ئەوانەی ڕاکردن بە دوای پارە و سامان و پۆست و کورسی بووەتە دووە ئاواتیان، نەک بیانکەنە ڕێگایەک بۆ بەختەوەری خۆیان و دەوروبەریان. ئەوەش بەڵگەیەکی ترە کە مرۆڤ هەرچەند دەوڵەمەند بێ هەرگیز تێر نابێ و هەمیشە چاوی لە دەستی خەڵکی ترە. دەتوانم بڵێم ئەم ڕێگەیە بە تەواوەتی ڕزگاری کردم. ڕزگاری کردم لە ملکەچکردن بۆ داواکاریەکانی نەفس کە سەرچاوەی هەموو خراپەکاریەکانە. ڕزگاری کردم لە هەستکردن بە لاوازی بەرامبەر بە خەڵک. ئێستا بە شێوەی ڕاستەقینەی خۆیان دەیان بینم، وەک پارچە گۆشتێک لەسەر زەوی دەیان بینم و سبەینێ من و ئەوانیش دەبینە خۆراکی مێرووەکان. بەڵام ئەو هەستە ڕێگر نەبوو لە بەردەم ڕێز لێگرتنیان و مافدان بە خاوەن مافەکان، چونکە من و ئەوانیش یەک سەرچاوەمان هەیە و لە یەک باوک و دایکێک هاتووینەتە ژیانەوە و بەرەو یەک چارە نووس دەکەوینە ڕێ. هەستێکی تری نوێی بۆ پەیدا بوو، ئەویش کە دەبێت تەنیا بۆ خۆم نەژیم، چونکە کاتێ بۆ خۆم دەژیم ژیان زۆر کورت و بچووک دەبێ. لەو خاڵەوە دەست پێ دەکات کە هۆشم دەست بەکار دەبێت و بە کۆتایی تەمەنم ئەو ژیانم کۆتایی پێدێت. بەڵام ئەگەر بۆ ڕێبازێک بژیم ژیان زۆر فراوان و قوڵ و درێژخایەن دەبێت. تەنانەت پاش بەجێهێشتنی ئەم سەرزەمینە دوو هەندەی تەمەنی خۆمم دەست دەکەوێت، بگرە زیاتریش. دەستکەوتنێکی ڕاستەقینەیی نەک خەیاڵی، چونکە هەستم با ڕۆژ و سات و چرکە دوو هەند دەبێت. ژیان بە ژماردنی ساڵ و ڕۆژ نییە، بەڵکو بە هەست ژماردنە. ژیان بریتیە لە هەستکردنی مرۆڤ بە ژیان. هەر مرۆڤێک بەتاڵی بکەیت لە هەستکردن بە ژیان، ئەنجامەکەی بەتاڵکردنیەتی لە مانای ڕاستەقینەی ژیان. هەروەها پێشکەشکردنی کاتی خۆم بۆ دەور و پشتم هەست بە خۆشی ژیانم زیاد دەکات. بۆیە بەردەوام بووم لە بەخشینی خۆشی و ئاسوودەیی بە خەڵکی و درێژکردنی دەستی یارمەتی بۆیان. هەستم دەکرد ئەو خۆشیەی لە ناو دڵمدا پەیدا دەبوو لە ئامانجی بەخشینی یارمەتی و خۆشی بە خەڵک لەو خۆشی یەکەمتر نەبوو کە ئەوان هەستیان پێدەکرد کاتێ یارمەتی منیان وەردەگرت. لە جیهانی دەرووندا هیچ جیاوازیەک نەدەما لە نێوان پێدان و وەرگرتندا. هەر شتێکم دەدا خۆشیەکی دەرونیم لە بەرامبەردا دەست دەکەوت. بۆ نمونە بەسەدان جار من لە چێشتخانەکان دانانم خواردووە. تەنیا چێژی ئەو خواردنە لە دەروونمدا مابوو کە ڕۆژێک پارەی خواردنی هەژارێکمدا کە دەستی نەبوونی بۆ خاوەن چێشتخانەکەی درێژ کرده بوو. چێژی سەدان و هەزاران خواردن نەما، بەڵام نەمری هەر بۆ چێژی خزمەتی بەرامبەر لە پێناو ڕزەمەندی خوا دەبێت. گەیاندنی کەسێکی بە ساڵات و کەماڵی خۆی ون کردبوو بە ئۆتۆمبیلەکەم بێ بەرامبەر لە خۆشیەکەی ئەو زۆرتر بوو کە بە ماڵی خۆی شاد دەبووەوە. ناتوانم ئەو خۆشیەتان بۆ وەسف بکەم، بەڵام هەر ئەوەندە دەڵێم کە خۆشیەکی نەمر و زیندوو بوو لە بەردەم بارەگای خوای باڵا دەستا. پێیەکانم هەڵیان نەدەگرتم کاتێک کە دڵم گەیشتە ئاواتی ئاواتەکان.
ئامانجی ئامانجەکان کە گەیشتە بارەگای خوای مەزن. هەندێ لەو کەسانم دەدی کە لەو بارەگا پیرۆزە دەهاتنە دەرێ و سیمای بەختەوەری و شادمانی بەڕوویانەوە دیار بوو. پێم وتن ئەی ڕێزداران، پێم ناڵێن چی لە شوورەوە هەیە کەوای لێکردوون ڕووگەش بێن. یەکێکیان وەڵامی دامەوە وتی قوربان، ئەوەی لەو ژوورەدا هەیە هەرگیز بەوتە باس ناکرێت. هیوادارم تۆش لێی بێبەش نەبیت. پێم وت ئەی بەڕێز، چۆن دەستم دەکەوێت؟ وەڵامی دامەوە وتی دان بە خۆتدا بگرە و بەردەمی ئەم دەروازەیە بەرمەدا و جێی مەهێڵە هەتا ڕێ بە دڵت دەدرێ بچیتە ژوورەوە. پێم وت ئەی قوربان، ئێوە بۆ کوێ دەچن؟ وەڵامی دامەوە وتی ئێمە ژمارەیەکین لە خۆشەویستانی خوا، ڕاست پێردراوین کە بگەڕێنەوە ناو ئەو خەڵکانەی کە لە کاروانی ڕێگای خوادا دابڕاون. شارەزای ڕێگاوبان بووین و ئەو شارەزاییە بۆ ڕزگارکردنی ئەو خەڵکە بەکاردێنین. هەندێکیان خەریکە لە دەریای دنیادا نوقم دەبن و مەلەوانی نازانن. هەندێکیشیان ڕێگیرەکان ڕێیان پێگرتون و خەریکە چاواشەیان دەکەن. وا ئێمەش دەچین ڕێنماییان بکەین و ڕێ ڕزگاریان پیشان بدەین. وتم ئەی ئەگەر لەم بارەگایەی خوا دوور بکەونەوە دڵتەنگ نابێن؟ وەڵامی دامەوە وتی ئێمە کە تێکەڵ بە خەڵک دەبین دڵمان لێرەدا جێدەهێڵین. هەستکردن بە خۆشی نزیکی لەخوا لە لای ئێمە بەردەوامە. نەترس دێ بە دڵماندا، نەخەم و خەفەت. ترس و خەم و خەفەت فەرمانی دڵە. ئێمەش دڵمان لە لای خوا داناوە، لە پەنای لابەری ترس و غەم و غەفەت جێهێشتووە. بەڕاستی ئەو ئاواتە لە دڵمدا دروست نەبوو کە وەک ئەوان بم و بانگەوازی بۆ بارەگای خوا بکەم. هەرچەندە ئەوان بەرەو پلەیەکی بەرزتر دەچوون، جارێ ئاواتی چوونە ژوورەوەی بارەگای خوا سەرقاڵی کردبووم. ئەوە لە لایەکی تر من دەبێ بە دیداری خوا شاد بم. اینجا ڕوو بکەمە خەڵکی بۆ ئەوەی بانگەوازەکەم بۆ خەڵکی هەر قسە و خەیاڵ نەبێت. دەبێ ماڵ و خواردن و خواردەمەنی ئامادە بکەم. اینجا خەڵک دەعوەت بکە. ئەنجامی چاوەڕێکردن و دان بە خۆداگرتن. بەڕێزان، زۆر لە بەردەرگای بارەگای خۆشەویستانی خوا داوەستام. هەستم کرد جۆرە خۆشیەک وردە وردە ناو دڵم دەگرێتەوە و دڵنیاش بووم کە لە دیوی دەرەوەم. هەتا ئەو ساتەی دەستێکی نەرمی وەک ئاوریشم، بۆندار وەک نێرگز دەستم دەگوشێ و دەفەرموێ من محەممەدم، پێغەمبەری خوام و بەرپرسی دەرگای بارەگای پەروەردگارم، ڕابەری خۆشەویستانی خوا. من دەزانم لە تاڵی چاوەڕێکردن دڵتەنگ بوویت، ناحەقت نییە. پەیڕەوکردن و شوێنکەوتنی ئامۆژگاریەکانم بە بەردەوامی تۆی گەیاندە ئەم ئەنجامە گرینگە. وەرە با پێکەوە بچینە جیهانی ئەوینی ڕاستەقینەیی. وەرە لەگەڵم دەست لە ناو دەست با بچینە ژوورەوە. باوەڕ بکەن هیچ جۆرە هەستێکم نەما. دوای خۆشەویستی خوا کەوتم. درود و سەلامی خوای لەسەر بێ. لەبەر دەرگادا دەنجێک بەرگوێی دڵم کەوت و فەرمووی ئەی محەممەد، ئەی خۆشەویستم، ئەی ڕابەری باوەڕداران، دەرگای داواکردنت بۆ کراوەتەوە. پێغەمبەریش درودی خوای لەسەر بێ فەرمووی ئەی خوای جیهانەکان، ئەوە بەندەیەکی خۆتە، خۆت دەزانی دەمێکە لەبەر دەرگادا وەستاوە.
لە مێژە پەروەردەی دەکەم بۆ خزمەتکردنی ئەم ڕێگایە. دەزانێ شوێن کەوتنی من ئەنجامەکەی ڕەزامەندی تۆی تێدایە. خۆت دەزانی ڕادەی جێبەجێکردنی ڕێنماییەکانتی چەند بەجێهێناوە. لێت دەپەڕێمەوە ڕەزامەندی خۆتی بەسەردا بڕێژی و دەرفەتی بدەی لە ناو بارەگای خۆشەویستانتدا دڵشاد بێت. پێویستم بە وەڵام نەبوو، چونکە ئەو دڵنیاییەی کەوتە ناو دڵم بەڵگەیەکی ئاشکرا بوو لەسەر وەرگرتنم لە ناو خۆشەویستانی خوا. یەکێک لە شارەزایانی ئەم ڕێگایە دەڵێ گەیشتن بە پلەی خۆشەویستانی خوا ڕاستە و خۆش دەبێت، بەڵام ئەگەر دەستت بخەیتە ناو دەستی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ، واتە دوای ڕێگاکەی بکەویت زووتر دەگەیتە ئامانجەکەت. ئای ڕێگای ناسینی خوا، چەند پان و بەرین و فراوانیت، سنوورێک نییە مرۆڤ تێیدا بوەستێ. داواکارانی دنیا و خەیری خوا لە بازنەیەکی زۆر بچووکدا دەسوڵێنەوە، ئاواتەکانیان لە خۆیان بچووکترە، بەڵام ئەم ڕێگایە هەرگیز وەستان و ساردبوونەوەی تێدا نییە. لە خۆشیەک بۆ خۆشیەکی بەتامتر، لە ئاسۆیەک بۆ ئاسۆیەکی ڕۆناکتر، لە ئاواتێکەوە بۆ ئاواتێکی بەرزتر، لە ڕێگایەکەوە بۆ ڕێگایەکی پان و بەرینتر. هەر هەنگاوێکی ئەم ڕێگایە پارچە بەهەشتێکە بۆ خۆی، بەهەشتی نزیکی ناو دنیا. وام دەزانی بەهەشت هەر ئەو بەهەشتەی دوای مردنە، بەڵام ئێستا تێگەیشتم کە نزیک بوونەوە لە خوا نزیک بوونەوەیە لە بەهەشتی دەرونی ناو دنیا، بەڵام دوورکەوتنەوە لە ڕەزامەندی خوا نزیک بوونەوەیە لە دۆزەخی دەرونی ناو دنیا. وا دیارە ئەم بەهەشتە و ئەو دۆزەخە پاداشت و سزادانەوەی دەم و دەستی ناو دنیاە. هەنگاوی دوور لە ڕەزامەندی خوا باڕواڵەت شیرینی پێوە دیارە، بەڵام ئەوە شیرینیەکی کاتیە و ئەشکەنجەی دەرونی بەدواوەدا دێ. هەنگاوی نزیک لە ڕەزامەندی خوا باڕواڵەت تاڵی پێوە دیارە، بەڵام ئەو تاڵیە کاتیە و شیرینیەکی بەردەوانی بەدواوەدا دێ. وەکو دەشڵێن تاقیکردنەوە باشترین بەڵگەیە. یەکجار لە پێناوی ڕەزامەندی خوا هەنگاوێک بنێ، ئینجا بچووک بێ یا گەورە و سەیری خۆشیەکەی ناو دەروونت بکە، ئینجا خەفەت بۆ ئەو تەمەنە دوور و درێژت بخۆکە لە پێناو ڕەزامەندی خوا بەکارت نەهێنا. یەکێک لەوانەی کە تامی لەزەتی نزیکی لە خوایان چەشتووە دەڵێ ئەگەر دوژمنانمان لەزەتی نزیک بوون لە خوا بچێژن، بێگومان لەسەر ئەو لەزەت و خۆشیە شەڕیمان و نەمانمان لەگەڵدا دەکەن. هەستێکی نوێی گرنگتر خۆشەویستان، بەڕاستی هەر لەو ساتەوە دڵم لە هەموو شتێکی تردا بڕە، جگە لە خوا و پێغەمبەر و خۆشەویستانی خوا و ئەو کارانەی کە خوا پەسەندی کردوون. هەستم بە کات نەدەکرد، ڕق و چینە لە دڵمدا توایەوە. ڕووبەری خۆشەویستیم بۆ مرۆڤایەتی و دەشت و دەر و زەوی و ئاسمان و شاخ و داخ فراوانتر بوو. نە دوژمنم ما نەدۆست، چونکە کە کەس قازانجی منی بەدەست نەبێ دۆستم بۆ چییە؟ کە کەسیش زیانی منی بەدەست نەبێ دژمنم بۆ چییە؟ بەڵام ئەوەی لەگەڵ خوا ڕێک بێ دۆستمە، دژمنی خوایش دژمنمە، ئەوەیان دۆستی باوەڕمە، ئەمەیشیان دژمنی باوەڕمە. هەوڵ دەدەم ئیشەکانم جێبەجێ بکەم بێ ئەوەی دڵم خەریک بێ بە هاتنەدی ئامانجەکان، چونکە ئامانجەکان لە ژێردەستی قەدەری خوادایە و تەنیا هەوڵدان ئەرچی ئێمەیە. ئەگەر ئیشەکانم پێتەواو نەکران و تەمەنم کۆتایی پێهات، دڵگران نابم، چونکە دڵنیام ئەو هێزەی چاودێری ئەم گەردوونە دەکا ڕێنادات بە مردنی بیرۆکەیەک کە ئاستی مرۆڤایەتی خەڵک بەرز بکاتەوە، بەڵکو و کەسانی تری بۆ تەرخان دەکات تا تەواوی بکەن و بە ئەنجامی بگەێنن.
بەڕێزان، پێش جێبەجێکردنی هەر ئیشێک سەیری قەدەری خوا ناکەم، بەڵام کە کۆتاییم بە ئیشەکە هێنا ئەوەی ڕوودەدات ئەوە قەدەری خوایە، بە ئەنجامەکەی ڕازی دەبم. کار پەیوەندی بە ئەنجامەوە نییە، کار ئەرچی ئێمەیە و ئەنجامەکەی بەدەست خوایە. ئەو دنیایەی کە پشتی تێدەکەم خواردن و خواردنەوە و جیل و بەرگ نییە. ئەم شتانە و دەیان شتی تر دەتوانم وەریان بگرم بە ڕێگایەکی گونجاو لەگەڵ ڕەزامەندی خوای پەروەردیگار، بێ ئەوەی دڵم لە خواناسین دوور بخاتەوە. ئاستی ژیانی خواناسی لە ئاستی ژیانی دوور لە خواناسی بەرزترە. ژیانی خواناسین هیچ جۆرە بنەمایەکی ژیان فەرامۆش ناکات، بەڵام بە شێوەیەک وەری دەگرێت لەگەڵ بنەماکانی مرۆڤایەتی شیاو بێ. ئەمانە و سەدان وانەی تر لە ڕێگای ڕەزامەندی خوادا فێر بووم بە دوای ئەرچێکی گرنگدا. ئازیزان، زۆر کەسی دەوروبەرم دەبینی کە وەکمێن لە ناو لەزەتی نزیک بوونەوەدا تواونەتەوە. لێتان ناشارمەوە مەترسیەکی بچووکم هەبوو کە لەم پلەیەدا بەزم و لەم بەهەشتە دەرونیەدا دەرگرێم. لە خۆشم دەپرسی تۆ بڵێ پلەیەکی تر لەم پلەیە بەرزتر هەبێت؟ لە ناخی سەرقاڵبوون بەم پرسیار و سەرنجانەدا هەستم بەدەستی مبارەکی پێغەمبەری نازدار کرد لەسەر شانم دەدا. پێم دەفەرمێ ئەی خۆشەویستی خوا، تۆ بەزەیت نایەتەوە بەوانەی وا لە ڕێگاداون بوون. ئارەزوود نییە ئەو خۆشیەی تێیدا دەژی پیشانی خەڵکی تریشی بدەی. وەڵامیم دایەوە وتم بەڵێ ئەی خۆشەویستی خوا، بەڵام ئێرەم زۆر داخۆشە و حەز ناکەم ئێرە بەجێ بهێڵم. پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرمووی فێرکردنی خەڵک پلەی مرۆڤ لای خوا بەرزتر دەکاتەوە و گەیاندنی یەک کەس بۆ پەنای ڕەزامەندی خوای جیهانەکان لە هەموو دنیا بە نرخترە. خۆشەویستان، بەڕاستی میهرەبانی خوای جیهانەکان بێسنوورە. دڵی ئازاد کردم لە دنیا و گواستیەوە بۆ ناو جیهانێکی بێهاوتا. هەنگاو دوای هەنگاو دەستی میهرەبانی بەرەو پلەیەکی بەرزتر دەمبات. دوای ئەو گەشتە چارە نوستاسە دەمکاتە فرۆشیاری ئەم بازاڵە بە نرخە. خەڵکی لە دەست ناحەزانی مرۆڤایەتی ڕزگار دەکەم و ڕێ پیشاندەریان دەبم بۆ فیردەوسی یارانی خوا. قۆناغی ئەم جارەم ئاسان نییە، دەبێت تێکەڵی جۆرەها ئادەمیزاد بم، بە نرخ و بێنرخ، سادە و لێهاتوو، گەنج و بەتەمەن، هەر یەکە و سروشتێکی دەرونی تایبەتی خۆی هەیە. دەبێ بە نەرمونیانی لەگەڵیاندا هەڵسوکەوت بکەم. خۆشەویستی و متمانەییان پێش وشەکانم بکەوێت. دەبێ ڕاستگۆ بم و لەگەڵیاندا پەیمانش چێن نەبم. ئەجینە گوێ لە قسەکانم ناگرن. هیچ جۆرە قازانجێکم لەیان ناوێ، تەنیا گەڕانەوەیان بۆ لای خوای پەروەردیگاریان. من هەموو شتێکم هەیە و پێویستم بە غیری خوا نییە. ئەم بوارە تازەیە شتی تری فێر کردم. ئەویش ئەگەر لایەنە باشەکەی ناو دەرونی خەڵکی زیندوو بکەینەوە، زۆر لایەنی چاک دەبینین کە جاران دیار نەبوون. تەنانەت ئەوانەی باڕواڵات بە ئادەمی زادی دڕندایان کەم هەست لە قەڵەم دەدران. کەمێک بەزەیی هاتن بە هەڵەکانیان یان بە هەرزەییان، گرنگجیدانێکی ڕاستەقینەیی نەک بە ڕووکەش بە گیر و گرفتەکانیان. اینجا سیرکردنی ئەو کانیاوە چاکانەی ناودەرونیان کە خۆشەویستی و متمانەیی پێت دەبەخشن بەرامبەر بەو گرنگجیدان و سنگ فراوانی یەکەمەی کە پێشکەشت کردوون کاتێک بەڕاستگۆیی پێشکەشیان دەکەی. بۆم دەرکەوت ڕەجی خراپەکاری لە دەرونی ئادەمیزاددا زۆر قوڵ نییە. خراپەکاری جێگایەکی تەستی گرتوتەوە لە توێژی دەرەوەی دەروون کە لە ململانەی ژیان باکاری دەهێنن. بۆ متمانە و خۆشەویستی دەربڕینەش لەگەڵیاندا ئەو توێ کڵە تەنکە هەڵدەوەرێ و دەروونە پاکەکە وەک خونچەی تازە کراوە بەبەر چاوی دڵ و دەروون دەردەکەوێ.
هەر کەسێک هەرچەند خراپیش بێ یەک دوو چاکەیەکی وای دەبێ کە شایانی وشەیەکی جوان بێ کە دڵ و دەرونی پێ بکاتەوە و بەرەو جیهانی چاکسازی بیبات. لەم بوارە پیرۆزەدا زەرمەند نەبووم بەڵکو دەوڵەمەند بووم لە خۆشی و دڵنیایی کاتێک کە تۆی خۆشیویستی و بەزەییم لە دڵی خەڵکدا دەچاند. قۆڵم لێ هەڵکرد و ڕووم کردە خەڵک. خۆشەویستان، وام بە باشزانی کاتێک ڕوو دەکەمە خەڵک دەبێ بەوانە دەست پێ بکەم کاتەمەنیان هەیە و پێیان بڵێم تاکەی ئاور لە پەروەردیگارتان نادەنەوە، تاکەی ڕووی دڵتان ناکەنە ئەو هێزەی هەمیشە چاوی لێتانە. بۆچی تا پیرتر دەبێن ئارەزووتان بەرەو دنیا بەهێزتر دەبێت؟ تاکەی باوەش بە دنیادا دەکەن، ئارەزوو پەرستی تاکەی، ئاواتی بچووک تاکەی، غەیری خودایی تاکەی. تەمەند درێژی مەکەن بە بیان و بربەست لە ڕێی هەڵبژاردنی ئاواتی گەورە و هەوڵدان بۆ بەدیهێنانی ئەو ئاواتانە. چارە نووس دەستنیشانکردن پێویستی بە تەمەنی کەم و زۆر نییە. لەم ساتەوە بڕیارێکی یەکلاکەرەوە بدەن بۆ گەڕانەوەتان بۆ باوەشی بەندایەتی بۆ خوا و ڕزگاربوون لە بەندایەتی بۆ خەیری خوا. بەرەو تامکردنی چێژی ژیانی شیا و بەم مرۆڤە خاوەن پلە و پایە بەڵەندا هەنگاوی یەکەم هەڵبنێن. دەبێ بە گەنجان بڵێم خۆتان لەسەر چی فێر کرد؟ بە پیری لەسەری گەورە دەبن و وازی لێ ناهێنن. گوێ لە خاوەن ئەزمونونەکان بگرن با پێتان بڵێن کە ئەم دنیایە ناشێ ببێ بە دوا ئاواتان. ئەم دنیایە ڕێگایەکە بۆ ژیانێکی خۆشتر. تەمەنت وا دەتوێتەوە کەچی لێی بێ ئاگایت. مردن هەر بۆ تەمەن درێژەکان نییە. سەردانێکی گۆڕستانی شارەکەت بکە، بە چاوی خۆت ئەو ڕاستیە دەبینی. ژیانی بەردەستت بریتیە لە بڕیار وەرگرتن. ئەو بڕیارە هەموو ژیانی داهاتوو دەگۆڕێ، یان خوا و بەهەشت یان غەیری خوا و دۆزەخ. تەنیا تۆ دەتوانی لە نێوان هەموو دروستکراوەکانی خوادا بە ئاسادی بڕیار وەرگری. نە زەوی، نە ئاسمان، نە شاخ، نە بیابان نەیانوێرە ئەم ئەرکە هەڵبگرن، نەیان توانی بە ئازادی ئەرچی بڕیاری ڕووکردن لە خوا بخەنە ئەستۆ. چونکە ئەو بوونەوەرانە دەیان زانی سەرپێچکردن لە فەرمانی خوا ئەنجامەکەی ترسناکە. لەبەر ئەوە تاکە بڕیاریان وەرگرت کە بە هەمیشەیی بەندەی خوا بن. بەڵام تۆ لە هەموو کاتێکدا لە بڕیار وەرگرتن ئازادی. تۆ گرنگتر دەبی لەو بوونەوەرانە ئەگەر خوات هەڵبژارد، بەڵام لەوان نزمتری ئەگەر غەیری پەروەردگارت هەڵبژارد. فریشتەکانی عەرشی خوا دوورترین دروستکراوی خوان لە تۆ، بەڵام ئەوان بە بەردەوامی داوا لە خوا دەکەن یارمەتیت بدات لەسەر ئەو ئەرکەی پێت سپێردراوە و لە خوای میهرەبان داوای لێبوردنت بۆ دەکەن. چونکە ئەوان لە هەموو کەسێکی تر چاکتر دەزانن ئەو خوایەی داوات لێکراوە بەندایەتی بۆ بکەیت چێیە، گەورەی یەکەی چەندە. ئەوەیش لەبەر نزیکیان لەخوا ئاسمان لە ژێریاندا خەریکە لە ترسی خوادا شەق دەبات. کەچی تۆش بەدڵ ساردیەوە ئەم ئەرکەت وەرگرتووە بێ ئەوەی لە چارە نووسەکەی ورد بیتەوە. تازووە بڕیار وەربگرە کە هەنگاوەکانت لەگەڵ ڕەزامەندی خوادا گونجاو بێ. ئەی گەنجانی وڵاتە شیرینەکە، ئاگاتان لێبێ کەس مێشکتان نەشوە. دوای کەس مەکەون تا لە نیازە ڕاستەقینەکەی دڵنیانە بن. دڵە ڕاوچی و دەمار گیرینەتان گرێ لە مشور خواردن و پرسیارکردن. خاوەن بیر و ڕای خواتان بن، بەڵام لە دۆستی ژیر دوور مەکەونەوە، ئاگادار بن. خۆشەویستان،
دەبێ بە ئافرەتان بڵێم بە ناوی ڕزگاری خوازی ئافرەتان ڕێی ڕزگاری ڕاستەقینە ون نەکەن و لە ڕێی پەروەردیگار دوورتان بخەنەوە. ئەو پەروەردیگارێک کە کردوونی بە ئافرەت ئەو دەزانی پێکهاتەی ئێوە چییە، پێکهاتەی بایۆلۆژی و دەرونی، هەر ئەو پرۆگرامی گونجاوی بۆ داڕشتوون کە پڕ بە پێستی ئەو پێکهاتە بایۆلۆژی و دەرونیە بێ. لەم ڕۆژانەدا وشەی ڕزگاری بە پێچەوانەی مانە ڕاستەقینەکەی خۆی بەکار دەهێنرێت کە بۆ مەبەستێکی نادیار و ئەنجامەکەی وەک وا دەیبینین گواستنەوەی پەیوەندی لە نێوان ئافرەت و پیاودا لە پێکەوە ژیان و دابەشکردنی مافەکانە بە پێی بنەماکانی مرۆڤایەتی و ئەرک خستنە ئەستۆ بۆ ململانەی ڕەگەزایەتی و شێلەوی تێر زۆرتر دەستکەوت وەردەگرێ. جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان ڕزگاربوون لە فشار و لاوازی و داپڵۆسین لەلایەک و ڕزگاربوون لە مرۆڤایەتی و پێداویستیەکانی لەلایەکی تر. یەکەم جۆر ڕزگاری ڕاستەقینەی دەگەیەنێ، بەڵام دووەم ڕزگاری دەستبەردانە لەو بنەمایانەی ئادەمیزادیان کردووە بە مرۆڤ و لەوە ڕزگاری کردووە بچێتە ڕیزی ئاژەڵەوە. ئەی ئافرەتانی سەرڕووی زەوی، ئێوە وەک پیاوان جیاوازیتان نییە لە ڕووکردن بەرەو بارەگای خوا بەسەر خۆشەویستی هاوسەر و ژیان و منداڵ و هەموو دنیا. پێش ملیۆنەها پیاو لە پلەی مرۆڤایەتی کەوتن و لە خوای جیهانەکان نزیک بوونەوە. ئەی ئافرەتان، ئاگاتان لێیە چۆن ناحەزانی مرۆڤایەتی جوانی لەشتان بۆ ڕووخاندنی بنەماکانی مرۆڤایەتی بەکاردەهێنن؟ گەنجێک ئەگەر مێشتی تەنیا بە جوانی ئافرەتەوە سەرقاڵ بێت هەرگیز بۆ پێشخستنی ژیان هەوڵ نادات. وزەی ئیبداعی دەمرێت. زانستی نوێ ئەوە دەڵێت دڵ مێشتێکی بچووکە کۆنتڕۆڵی مێشتی گەورەی ناو کاسەی سەر دەکات. هەر ساتێک بەڕاکردن بە دوای لەزەت و خۆشی دڵ سەرقاڵ بوو ئەوە مێشێک با ڕێژەیەکی کەمتر ئیش دەکات. جوانی لەشتان داپۆشن با مێشتی گەنجان تێک نەدات. ئینزیمەکانی ناوخانە بە پەردەیەکدا پۆشراوە. ئەو پەردەیە بربەستێکە لە بەردەم دەرچوونی بێشنووری ئینزیمەکانە بۆ ناوخانە. ئەگەر ئەو پەردەیە بەهۆی کارێکی نائاسایی دەرەچیان ناوخۆیی بدڕێ، ئەوە ئەو ئینزیمانە بە تێکڕا دەردەچێ و ئەنجامەکەی تێکدانی ناوخانە و تەنانەت مردنیشی کارەکانیان دەگۆڕێت لە بنیاتنان بۆ تێکدان و لە دروستکردن بۆ ڕووخاندن. پۆشینی لەشی ئافرەت هەمان ڕۆڵی ئەو پەردەیە دەبینێ. ئەی ئافرەتان، جوانی لەشتان مەکەن بە پاچێک کۆمەڵی پێبڕوخێنن. خوای جیهانەکان زۆرم لێی پێناخۆشە. تەنانەت ئەگەر زۆرم لێکە ڕووکردن بێ بەرەو بارەگای ئەو. ئێوە بەو جلە تەسکانەوە زۆرم لێ لە گەنجان دەکەن تا لە ناسینی خوا دوورکەونەوە. بەرەو قوڵای ژیانی جشتەیی دەیان بن و لەو جێژاوەدا نوقمیان دەکەن. ڕووبەڕووی تووڕێی خوش دەبنەوە. پلەی مرۆڤایەتی ئافرەت بەوە بەرز دەبێتەوە کە دوور بێ لە بوون بە ئامراسی ڕووخاندن. بەوەش بەرز دەبێتەوە کە لە ژیاندا خاوەن پەیامێکی بەرز بێت کە بزانێ بۆچی دەژی و بەرەو کوێ دەچێت و خاوەن ویستی خۆی بێت. گەر ناتوانی بە تەواوەتی فەرمانی خوای گەورە سەبارەت بە جیل و بەرگت بەجێ بهێنی، بەلای کەمەوە پێش دەرچوونت لە ماڵەوە پۆشەچێک مەکەبەر ببێ بەسەر چاوەی جوڵاندنی ئارەزووی جنسی گەنجان. ئەو کارش گەر لە پێناوی ڕەزامەندی خوا بکرێ، دڵنیا بە بەدەیان قات پاداشتەکەی وەردەگری. خوای جیهانەکان ئەرچی ئەوانەی لەبیر ناچێ و فەرامۆشی ناکات کە لە پێناوی ئەودا ئیش دەکەن. ئەی ئافرەتان، دۆست و دژمنی خۆتان بناسن، گوێ لەو قسە تاڵە ژەهراویانە مەگرن کە بە هەنجوین داپۆشراون. گردنی ناسچی مرۆڤایەتیتان بە گوریستی ئاوریشمی قسەی دروی بەناو ڕزگاری خوازانی ئافرەتان مەخنچێنن. ئەوانە دەیانەوێت لە هەموو کون و قژمنێکدا، لە هەموو جادە و دەستگایەکدا پیشانگای لەشی ئافرەت ببینن. بڕۆن بە ئارەزوی خۆتان ئیشی شیاو بە پێکهاتەتان بکەن.
ئافرەت توانای هەموو جۆرە ئیشێکی هەیە، بەڵام چوارچێوە و ڕواڵەتان ڕزگرتن لە مرۆڤایەتی بنوێنێ. خوا دژی ئازاردانی ئافرەتە. لەگەڵ هەموو ئەو مافانەیە کە لەگەڵ سروشتە مرۆڤانەکەیاندا دەگونجێ، هیچ هۆیەک لە ئارادانیە بۆ سەرپێچیکردنت لە فەرمانی خوا. تۆ وەک پیا و پێویستت بە سەربەرزی هەیە، نزیک بوونەوە لە پەروەردیگارت، نزیک بوونەوەیە لە سەرچاوەی سەربەرزی و پتەوکردنی بناماکانی مرۆڤایەتیت. تۆ پێویستت بە ناسینی خۆتە، تا خوای خۆت نەناسی و هۆی هاتنت بۆ سەرزەوی نەزانی، ناتوانی خۆت بناسی. تا توانای بڕیار وەرگرتنت هەیە بۆ بەرژەوەندی هەمیشەیی داهاتوت بەکاری بێنە. کاتێک مردن هات بۆ بڕیار وەرگرتن مۆڵەتت پێنادرێ. تۆ قوتابی بووی و دەزانی کاتێک لە هۆڵی تاقیکردنەوە دەرچوویت و تیانووسی وەڵامدانەوەت دەستلیم کرد و چاوت بە وەڵامی پرسیارەکان کەوت، چیتر بۆ ناو هۆڵی تاقیکردنەوەکە گەڕانەوەت نییە. ئەی ئافرەتان و ژنانی سەر ڕووی زەوی، دەبێ لە دۆزەخ بترسن، سەیری ئاسمان بکەن، چەندین ئەستێرەی تێدایە، هەر ئەستێرەیەک نیمچە دۆزەخێکە. بەڵام دۆزەخی ئامادەکراو بۆ یاخی و بوان لە خوای خۆیان، لەو دۆزەخە بچووکانە گەورەتر و گەرمتر و بەگڕترە. دژمنانی ڕێگای خوا و دژمنانی بەرژەوەندی ئێوە ئەم جۆرە ئاگاداریانەیان پێناخۆشە. دەڵێن بە دۆزەخ مەمان ترسێنن، هەرچەندە لە ترسی ڤایرۆسێک وەک ڤایرۆسی ئینفلەوەنزای باڵندە و بەراز کە بچووکترین دروستکراوی خوان و بەچاو نابینرێن و لە هەموو جیهاندا هەزار کەس زیاتریان نەکوشتووە، کەچی ئەو جیهانەیان شێواندووە و خەڵکیان ترساندووە و ملیۆنەها دۆلار بە مرۆڤیان سەرف کردووە و ناچاریان کردووە بەرامبەر مریشک و قاس، دەم و لوت و دەست بشارێتەوە. پیا و پێش ئافرەت خۆی پۆشیوە، نەوەک ڤایرۆسێک باز بداتە ناو دەم و لوتی. هیچ ڕەخنەیەکیان بەرامبەر ئەم ترساندن و تۆقاندنە نییە. بەڵام بەلایەنەوە سەیرە، گەر لە تووڕەیی خوا بترسێنرێن کە ئەنجامەکەی دۆزەخە، ئەو دۆزەخەی کە لە ناویدا ئاواتی مردن دەخوازن، بەڵام دەستیان ناکەوێ. ئەی ئافرەتان، ئەی دایک و خوشک و کچان، من بۆیە زۆر لەگەڵ ئێوە دەدوێم، چونکە ئێوە ناوچی چاکسازی کۆمەڵگاونەتەوەن. لەبەر بەرژەوەندی خۆتان لە پێناوی ڕەزامەندی خوا، لە پێناوی گەل و نەتەوە و وڵاتان ڕێگای چاکسازی گشتی دڵ و دەرونی خەڵکی بگرنەبار. بەڕێزان، دەبێ بەدەسەڵاتداران و فەرمانڕەوایان و سەرکردەکان بڵێم، گەل و هاوڵاتیان بوونەتە ئەمانەت لە بەردەستان. زۆریان لێمەکەن ڕێگای دوور لە خوا وەربگرێن، بەڵکو ڕێی ئازادی ڕاستەقینەیان بۆ خۆش بکەن. بڕوا بکەن دەسەڵاتان بەوە بەردەوام دەبێت، چونکە خوا لە پشتیەتی. ڕێمەدەن بەوانەی هەوڵ دەدەن ئازادی خەڵکی زەوت بکەن، گوێ لە قسەکانیان مەگرێن، چاو لە ڕاپۆرتەکانیان بنووقێنن، چونکە ئەوانە دەیانەوێت پشت چکاندنی خەڵکی بکەنە پردێک بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان کە بێگومان ئەنجامەکەشی پەلەکردنە لە ڕووخاندنی دام و دەستگاکانتان و عەرشی دەسەڵاتتان و پێشەوایەتیتان. ئەو مشەخۆرانە لەوانەیە کەمێک دڵسۆستان بن، بەڵام بەرژەوەندی تەشتی خۆیان زۆر لا گرنگترە لە متمانەی میلەت بێتان. هەمیشە چاوتان لە هەڵس و کەوت و کارەکانیان لە ناو خەڵکیدا بێت، چاودێری داهاتی داراییان و بەکارهێنانی دەسەڵاتیان بکەن. پارە و پولی میلەت مەخەنە گیرفانی ئەو مشەخۆرانەوە. داهاتی وڵات سرف بکەن بۆ هەژار و بێدەرامەتەکان و بۆ خزمەتگوزاری میلەت. کەسی شیاو لە جێی شیاودا دابنێن، دوور لە خزمایەتی و حیزبایەتی. خوای پەروەردیگاریش بە پایەی داهات دەوڵەت ڕادەگرێ و دەیهێڵێتەوە.
بە ڕۆڵەکانم دەڵێم لە ژێر پێی ڕەزامەندی دایک و باوکتان بن، دڵیان بەچی خۆش بێت ئەوە بکەن، بە مەرجێک ناڕەزامەندی خوای تێدا نەبێت. یەکەمین خوای مەزن ئینجا ئەوان بە خێویان کردوون، بەڵام خوا دروستی کردوون. دڵتان خوورپەی ناڕەزامەندی بۆ باوک و دایکتانی لێ نەهێت. چۆن دەبن بۆ دایک و باوکتان، ئەوە ڕۆڵەی داهاتووتان وەک ئێوە دەبن. بۆیە بەرهەمی داهاتووتان بەدەست ئێوەیە. نوێژەکانتان مەفەوتێنن. نوێژەکانتان وەک فایلی قوتابخانەتانە. قوتابیەک فایلی نەبێت یان ناونووس نەکرابێت بە قوتابی، ئەو قوتابخانەیە ناژمێردرێت. با هەزار تاقیکردنەوە بکات و ملیۆنەها نمرەی هەبێت، تا نوێژ نەکەیت ناوت لە ناو بەندەکانی خوادا نانووسرێت. دەبێت ڕۆژی 5 جار بەندایەتی بۆ خوا پێشکەش بکەیت، 5 جار بە دیداری پەروەردیگارت شاد بیت. دەبێ بە دایکان و باوکان بڵێم منداڵەکانتان بکەن بە هاوڕێی دڵسۆزی خۆتان، دادپەروەری لە نێوانیاندا پیادە بکەن. کچ و کوڕ لە مافەکاندا جیاوازیان نییە، هەرچەندە لە ئەرکەکانیشدا کەمێک جیاوازیان هەبێ. پەروەردەیان بکەن لەسەر خۆشەویستی خوا و یارانی خوا و لەسەر خۆشەویستی وڵات. گەورەیان بکەن لەسەر ڕاستگۆیی و پاک و خاوێنی جەستە و دەروون. شەڕ و هاوار و جنێو و درۆ مەکەن لە بەردەمیان. خێزان بەردی بناغی کۆمەڵە و بەتەبایی و خۆشەویستی نێوان ژن و مێرد ئەو خێزانە بەردەوام دەبێت و دەبێتە فاکتەری بنیاتنانی کۆمەڵ. ئەی پیاوان، دڵی هاوسەرەکانتان ڕابگرن، واز لە تووڕەیی و دەستوەشاندن و ڕۆگرژی بێنن. زەردەخەنە لە ناو خێزاندا بڵاو بکەنەوە، گیانی یارمەتی بۆ هاوسەرەکانتان هەبێ، بەتایبەتی هاوسەری فەرمانبەر، چونکە ئەوان ئەرچیان دووقاتە. لە چیای بەرزی پیاوەتیتان کەمێک وەرنە خوارەوە و وشەی جوان و نەرمیان پێشکەش بکەن. بڕوا بکەن ئەو جۆرە ڕەفتارانە لە پیاوەتیتان کەم ناکاتەوە، بەڵکو بە پێچەوانەوە بەرزی دەکاتەوە، بەتایبەتی ئەگەر لە پێناوی خوادا بێت. تکاتان لێ دەکەم واز لەم وشانە بێنن، ژن بەسەرت دێنم، بەتەڵاقم هەتا کۆتایی. ئەم وشانە بە وشەی جوانتر بگۆڕنەوە. خۆتان فێرکەن لەسەر هەڵبژاردنی وشەی جوان، ئەوەش لە پێناوی ڕۆزامەندی خوا بێت. ئافرەتانیش ڕۆڵێکی گرنگیان هەیە لە بڵاوکردنەوەی خۆشی و شادی لە ناو خێزاندا. هیچ ڕەوانیە ئافرەت بۆ بێگانە بە جوانترین شێواز خۆی پێشان دەدات و کە دێتە ماڵەوە شێوەی خۆی دەگۆڕێت لە جل و بەرگ و قسە. ئەی پیاوان و ژنان، لە پێناو بەردەوامی خێزان و داهاتووی منداڵەکانتان تکایە هەر یەک و ڕۆڵی خۆی بزانێ و جێبەجێ بکات. خۆشەویستان، دەبێ بە زانایان بڵێم زانست هەرگیز دژی خواناسین نییە. هەتا پانتای زانیاریەکانتان فراوانتر بێ، دەبێ لە خوا نزیکتر بن. زانایانی بیانی ئەو ڕاستیە دووپات دەکەنەوە، تێگەیشتنی هەر ئاڵۆزیەک لە پێک هاتەی گەردوون یان ناوخانەکانی لەشتان بەڵگەیەک زیاد دەکات بۆ خاوەن باوەڕان کە ویستێکی خوایی هەیە لە پشت دروستکردنی ئەم بوونەوەرەدا. دامەزنیەتی پەروەردیگار بەهۆی دۆزینەوەی نهێنیەکانی گەردوون و ناوخانەکان ئاشکراتر بکەن، دەبێ شاناسی بە خۆتان بکەن، چونکە ئێوە دروستکراوی خوایەکی مەزنن. ئەگەر تێڕوانینی دەستکەوتە زانستیەکان بکەن، دەبینێن زۆربەیان بە شێوەیەکی لاوەکی هاتوونەتە دی. هەرچەندە هەوڵ دراوە بۆ دۆزینەوەی شتی تێر، بۆ نمونە دۆزینەوەی پەنسلین، ئەوەش ئەوە دەگەیەنێ کە دەستێکی نادیار لە پشتاندا هەیە
کە خاوەنی ئەم بوونەوەرەیە. لەبەر دەستکەوتە زانستیەکانتان لە خۆتان بایی مەبن. ئێوە کە ئەنجامێکی زانستی بەدیدێنێن ئەنجامەکانتان ڕێژەییە. بۆ نمونە ئەگەر توێژینەوە لەسەر درەختێک بکەن تەنیا 100 یاخود 1000 درەخت وەردەگرن، بەڵام کە خۆی جیهانەکان ڕاستیەکتان پێدەڵێت سەبارەت بەو درەختە ئەوە هەموو درەختەکانی سەرزەوی گەڵا گەڵا وەردەگرێ. ئەوەیە جیاوازی لە نێوان زانیاری ئێوە و زانیاری خۆی جیهانەکان. هەندێک لە زانایانمان کە بەرهەمیی زانستیان دەست دەکەوێ هەستێکی ناڕەوا بە دەروونە نەخۆشەکەیان دادێت کە نزیک بوونەتەوە لە کاری خوا. بۆ نمونە دروستکردنی کۆمپیوتەر بەراورد دەکەن لەگەڵ مێشتی ئادەمیزاد. ئەوەشیان لەبیر چووە کە بەرهەمی دەستی ئادەمیزاد ئاسن و کانزای بێجیانە، بەڵام بەرهەمی دەستی خوای جیهانەکان گۆشت و گیانی زیندووە. ئەوە لەلایەکی ترەوە خوای گەورە یارمەتی دەری زانایانە بۆ دەستکەوتە زاناکەیان. بەڕێزان، وتم بۆ هونەرمەندان و ڕۆشنبیران ئەمەیە مەخابن ئەو هەستە هونەریە بۆ ئامانجێکی تەسک و کورت و نەشیا و بەو بەهرە خواییە دەخەنەگەڕ. بە ئاوازەکانتان لەگەڵ وشە بەهادارەکانتاندا بگونجێ. وشەی بەرزکردنەوەی بنەماکانی مرۆڤایەتی ڕەسەن، ناک نقۆمکردنی بەرەو قوڵایی قوڕ و چڵپاوی ژیانی ئاژەڵی بێ ئاوات و بێ ئامانج، تەنیا سەماکردن وەک بەرخی سەربڕاو یان وەک نێچیری ڕاکردو لە دەست ڕاوکەرەکەی. وشەی جوان دابڕێژن، ئاوازی جوانی بۆ دابنێن، هەستی ئادەمیزادی پێ بجوڵێن و خۆشەویستی تێدا بچێنن تاکو ڕوو بکاتە خوای پەروەردیگاری خۆی. ئاوەڕ بداتەوە لە دەور و پشتی، لە برادەری بەوەفا و خوشک و برا و دایک و باوک و کۆمەڵگا و وڵاتی. نابێ گۆڕەپانی بەرینی هونەر دەسک بکرێتەوە و تەنیا تایبەت بێ بە وەسفی باڵا و جوانی ئافرەت. ئێوە هونەرمەندن، ئێوە بازرگان نین. بە دوای داواکاری جادە و بازاڕدا مەگەڕێن، بابەتە بەهادارە ڕەسەنەکەدا بڕێژن و بیخەنە ناو بازاڕی هەست و هۆشی خەڵک. دەست پێشخەر بن لە بەرزکردنەوەی ئاستی هەستکردن و بیرکردنەوە لە ناو توێژەکانی کۆمەڵدا. ئەوەش کاکڵی ڕاستەقینەی ئیبداعی هونەریە. هەرچێکی مێژوویتان لە ئەستۆدایە ئەی هونەرمەندان، ئەی نووسەران، ئەی داهێنەران و ئەکتەران، شانۆگەری و تەمسیلی و فیلمی بە ئامانج بەرهەم بێنن، خۆ ڕەوشتی بەرزی تێدا بنوێنن. ئەو کارەتان لە هەزارەها کتێب و ئامۆژگاری کاریگەرترە. ببن بە فاکتەری بنیاتنان نەکتێکدان. ئەی نووسەران، مێژوو تێک مەدەن و ڕاستیەکانی لە بەرچاوی خەڵکدا مەشێوێنن. شتی ناڕاستەقینە مەنووسن بۆ ناوبانگ دەرکردن یان دەستکەوتنی پارە و پۆل و ناومەی زانستی. قەڵەمی خۆتان بە نرخێکی کەم مەفرۆشن، سیری کڕیار و نرێخ بکەن. وابزانم هیچ کڕیارێک لە خوا مەزنتر و دەوڵەمەندتر و بەدەستەڵاتتر نییە. هیچ نرخێکیش لە بەهەشت و نزیک بوونەوە لە خۆشەویستی خوا بەرزتر نییە. خۆشەویستان، وتم بۆ هەندێک پزیشک ئەوەیە لە مامەڵەکردن لەگەڵ خەڵکدا دووڕوو مەبێن. ڕووخۆش لە عایادەی تایبەت و ڕووگرش لە نەخۆشخانە و عایادەی گشتی. ورد بن لە دەست نیشانکردنی نەخۆشیەکان و ڕووبەری زانیاریە پزیشکیەکەتان فراوانتر بکەن. هەندێک لە کاتتان بدەنە پشووی جەستە و دەروونتان، لەگەڵ کێشەکانی خێزان و دەور و پشتاندا بژین. پشکنین و دەرمانی زیاد و ناپێویست بۆ خەڵکی مەنووسن. جار بەجار بە خۆڕایی تیماری خەڵکی بێدەرامەت بکەن و دڵنیابن کە ئەوە بە خۆڕایی نابێت، بەڵکو خۆشیەکی دەرونی پێتان دەبەخشێ، بە تایبەتی ئەگەر لە پێناوی ڕەزامەندی خوادا بێت. دەبێ بە کاسبکاران و بازرگانان بڵێم تکاتان لێ دەکەم، پاروی حەرام مەخەنە دەمی هاوسەر و منداڵەکانتان. دڵنیابن هەر پارویەکی حەرام تێکدەری تەندروستی ئادەمی زادە، زیانی لە سوودی زیاترە. باشی و خراپی بابەتەکانتان ئاشکرا بکەن،
لەبەر قازانجێکی کاتی ماڵی خۆتان بەدەستی خۆتان کاول مەکەن. ئەگەر بتانەوێ قازانجی گەورە بکەن دەستی یارمەتی بۆ هەژاران درێژ بکەن. بەچینی مامۆستایان دەڵێم پیرۆستترین پیشەتان هەڵبژاردووە لەگەڵ زانست خوو ڕەوشتی مرۆڤایەتی فێری قوتابیانتان بکەن. ئاستی ڕەوشتی و زانستینەوەی داهاتوومان کەوتۆتە سەر ئەستۆی ئێوە. لەوانە وتنەوە دڵسۆز بن، مەهێڵن قوتابیان و خوێندکارانی پۆلەکانتان پێویستیان بە وانەی تایبەت هەبێ. قوتابیان و خوێندکاران دامە پڵۆسێنن، دڵتان لەگەڵیاندا فراوان بێ، بە قسەی خۆش و چوونە ناو کێشە تایبەتیەکانیان ڕێز لێنانتان بسەپێنن. گرنگی بدەنە جیلوبەرێکتان، قوتابی وەرگری باش دەبێت ئەگەر ڕێز و خۆشەویستی بۆ مامۆستاکەی هەبێت. ئامۆژگاریم ئاڕاستەی ئەوانە دەکەم کە لە ژیانیاندا کارەساتی گەورەیان توش بووە. ئەوانەی کە مردێن، برادەر و برا و خوشک و باوک و دایک، یان کچ و کوڕیانی لێفڕاندون، هەندێکیان لەوانەیە لە یەک کاتدا زیاتر لە خۆشەویستێکی لەدەستدا بێ، یان شێوەی مردنیان ئاسایی نەبوو بێ، یان مردنەکە کێشەی تری بەدواوە بوو بێت، وەک هاتی و بەخێوکردن، یان کەم ئەندامی، یان ماڵ کاول بوون، هەتا دوایی لە کارەساتەکانی دنیا. ئەو ڕووداوانە کارەساتی کوشندە نین ئەگەر بزانی چۆن مامەڵەی باشیان لەگەڵدا بکەی. دەبێ یەکەم جار بزانی کە خوای پەروەردگاری ئەم گەردوونە لەم ڕووداوانە بێ ئاگانیە. دوام ستەمکردن بە هەر شێوەیەک بێ دوورە لە کاری خوای گەورە. ئەو ستەمکاری لەسەر ئێمە قەدەغە کردووە، ئیتر چۆن خۆی دەیکات؟ توانای بێشنووری ئاو پێویستی بە ستەمکاری نییە، یەکێک ستەم دەکات کە پێویستی پێی هەبێت، بەڵام خوای گەورە دەوڵەمەندە و پێویستی بە کەس نییە. ڕاستە ستەمکارانیش دەوڵەمەندن، بەڵام ئەوان پێویستیان بە بەردەوام بوونی دەسەڵاتیانە، بۆیە ستەمکاری دەکەن دژی ئەوانەی لێیان دەترسن دەستەڵاتیان لێ بسێنن. سێهەم دەبێ ئەوەتان لەبیر نەچێ کە دنیا جێی پاداشدانەوە نییە و کۆتایی چیرۆکەکە نییە. دنیا مانەوەیەکی کاتیە بۆ کارکردن، شوێنی پاداشدانەوە دوای خاڵی گواستنەوە واتە مردن دەبێت. ئەو کاتە کاتی لێکۆڵینەوەی سەرجەم ئیشەکانی دنیات لەگەڵ دەکرێت. بەرامبەر ئەو کارەساتانە یەکێک لەم بڕیارە ڕاستە و خۆیانەت لەبەر دەمدایە. یەک، باوەڕ بەخوا و بەدادپەروەریەکەی لە ئازار و کارەساتەکان بە گەورەتر بزانی، بۆیە ئارام دەگری و بەردەوامی بە ژیانت دەدەی. ئەو بڕیارە دنیات لەدەست نادات و پاش دنیا لەلایەن خواوە پاداشتێکی بێوێنەت پێدەبەخشرێ. باوەڕت بەخوا لاواز دەبێت و تووشی ڕووخاندنی دڵ و دەروون دەبی و ژیانت بۆ ماوەیەکی زۆریان کەم دەوەستێت و پاداشتت پێ نادرێت، هەرچەندە سزاش نادرێت. سێ، لە ئەنجامی ئەو کارەساتانە لە ڕێی خوا پاشگەز دەبی و تووشی بێئومێدی دەبی و لەوانەشە بڕیار بدەیت کۆتایی بەو ژیانت بێنی. ئەو کاتە دنیا و پاش دنیات لەدەست دەچێت، چونکە یەکێک خوا پشتی بەردات هەرگیز هیچ کەس پشتی ناکرێت. کەواتە ئەم ڕووداوانە ئەگەر بەپێی ئەو زانیاریانەی سەرەوە مامەڵەی لەگەڵدا بکەی و ڕەزامەندی بنوێنی و هەوڵ بدەی هەنگاو بنێیت بۆ تیمارکردنی برینەکان و ساڕێژکردنی ئازارەکان و چارە سەرکردنی کێشەکان، ئەو کاتە پاداشتەکانی خوا وەردەگریت. یەکەم پاداشت بەهەشتی بەرینە، دووەم پاداشت یارمەتی دەدا بۆ چارە سەرکردنی کێشەکانت، سێیەم ئارامیەک دەخاتە ناو دڵ و دەروونت بۆ ئەوەی ژیانت بەهۆیەوە بەردەوام و ئارام و ئاسوودە بێ.
ئەگەر ئەم قسانت بەدڵ نەبێ ئەوە گیر و گرفت و کارە ساتەکان هەر ڕوودەدەن، بەڵام بێگومان هیچ کەسێکیش چارەسەری لەوە باشتری پێ نییە بۆ ئەو کێشانەت. ئەزمموی تاڵ فێری کردم کە خوای گەورە خۆشەویستانی خۆی لە هەندێک خۆشی و لەزەتی دنیا بێبەش دەکات بۆ ئەوەی بەهایان بەرز بکات و بیان کاتە نمونەی ئارامی لە ناو خەڵکدا. بۆیە بەرامبەر کارەسات و کێشەی ژیان هەرگیز نەموتوە بۆ من، چونکە زانیومە من لەو کاتەدا هەڵبژاردەی ئەو بوو. ئازیزان، بەوانە دەڵێم کە خۆیان و خەڵکی بێتاوان دەکەنە قوربانی بە مەبەستی ڕزگارکردنی وڵات. متمانە بە هەموو کەسێک مەکەن و مەیکەنە سەرچاوی بڕیار وەرگرتندان، هەتا خوڕەوشتی هەڵنەسنجێن و بە دوو پێوانە پێوانەیان نەکەن. ئەو دوو پێوانەیە دوو سەرچاوە سەرچیەکەی ئاینی خوان کە بریتین لە کتێبی خوا و فەرمودەکانی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ. اینجا ئەگەر وێنەکە لاتان هەر لێڵ بوو دڵی خۆتان بکەنە پێوار. دڵ ئەگەر خاوێن بێ لە غەیری خوا ڕاستیەکان بە ئاسانی دەبینێت. دوا هەنگاو بۆ هەڵسەنگاندن ڕووکردنی ڕاستە و خۆیە بەرەو خوا و دەست بەرزکردنەوە و داواکردنی یارمەتیە بۆ ناسینی بەرامبەرەکانتان. ئەگەر ئەنجامی ئەمانە هەمووی ئەو کەسەیان پەسەند کرد، ئەو کاتە بیکەن بە مامۆستا و ڕێنماییەکانی وەربگرێن. دڵنیام هەرگیز ئەو جۆرە مامۆستا بەڕێزانە ڕێی ئەوەتان پێنادان بەنە حەق خوێنی ئادەمیزادی بێگوناه بڕێژن. خوا و پێغەمبەری خوا بەوە ڕازی نابن. ڕزگارکردنی مەکە لە دەست کافران ئاواتێکی گرنگی پێغەمبەر بوو، درودی خوای لەسەر بێ. ئەو کاتەی لە مەدینە بوو، خوای گەورە پێی فەرموو لەبەر ئەوەی مەکە هێشتا هەندێ باوەڕدارانی تێدایە، ئێمە جارێ نامانەوێ هێرش بەرنە سەر مەکە، چونکە لەوانەیە لە ڕێگادا بێ ئەوەی ئێوەش بزانێن خوێنی ئەو باوەڕدارانەش بە پیا و بەژنەوە بڕێژرێت. ئەگەر کافرەکان جودا بوونایە لە باوەڕداران، ئەو کاتە زەمینە خۆش دەبوو بۆ هێرش بردنە سەر کافرەکان بەبێ ئەوەی زیان بە باوەڕداران بکەوێت. ئەوە لە سوورەتی ئەلفەتەح ئایەتی 25دا هاتووە و خوای گەورە ئاماژەی پێداوە. ئەمە لەو کاتەدا بوو کە شەڕ بە شمشیر و ڕم بوو، نەک بە چەکی نوێ کە وەک دەبینین ئەگەر دژمنێک بکوژێ دەیان خەڵکی بێگوناه دەفەوتێنێ، ماڵیان کاول دەکا. ئەم ئیشە وەک هاڵەیەک نییە لە نوێژدا بە سوجدەی سەهودا بپۆشترێت، ئەوە خوێنی مرۆڤە. ئێمە ئەگەر لە هەموو ئاڵ و گۆڕێکدا بابەت و نرخ بخەمڵێنین و بە وردی هاوسەنجیان بکەین، هەرگیز دووچاری زیان نابین. ڕشتنی خوێنی ئادەمی زادێک بەبێ هۆ لە تیاچوونی سەرجەم دنیا لای پەروەردیگار گرانترە. بانگەوازی گشتی ئەوانەی سەرەوە بانگەوازی تایبەتی بوون، بەڵام دەبێ شاخ و داخ و دۆڵ و بیابان دەنگم بدەنەوە، بانگەوازی گشتیم بگەێنن بە خەڵکی. ئەی ئەوانەی کە بە دڵ و بە گیان داواکاری بەهەشتن، کاتی کڕینی بەهەشت و فرۆشتنی دۆزەخ ئەمڕۆیە نەک سبەینێ. سبەینێ کە فریشتەی مردن لەلایەن خواتانەوە دەبێتە میوانتان و ژیانتان لە لاشەتان جیا دەکاتەوە، چونکە ئەو لەشە ڕۆڵی نامێنێ و لەگەڵ قۆناغیدا هاتووت ناگونجێ، گیانیشتان دەگەڕێنێتەوە بۆ لای پروەردگارتان بۆ ئەوەی ژیانێکی نوێ ببینێ. ئەو کاتە کڕین و فرۆشتن کۆتایی پێدێت و پەرتوچی دەستکەوتەکانی چاکە و خراپەتان دادەخرێت، چونکە هەموو شتێک بەڕاستەقینە دەبینی و لە سنووری تاقیکردنەوە دەردەچێت. ئەو کاتە ئاواتە خواز دەبن بگەڕێنەوە بۆ دنیا بۆ کۆکردنەوەی دەستکەوتی زیاتر و ئەوەی کەم تەرخەمی کردی بێ ئەوە پەنجەی پەشیمانی دەگەزێ. لە کاتێکدا پەشیمانی بێهودەیە و سوودی نابێ. ئەیستەم کاران سبەینێ دەمرن و ستەم لێکراوان بە پێڵاوەکانیانەوە دەکەونە سەر خۆڵی گۆڕەکانتان، براونەوەکانتان خۆڵی گۆڕەکانتان دەکوتنەوە و ئاوڕشێنی دەکەن.
تا بەپەلە بگەڕێنەوە بۆ دابەشکردنی میرات و پارە و پوڵەکانتان و لەسەر عەرشی دەسەڵاتتاندا دابنیشن، هەتا زووە ئەو پارە و مڵک و سامانە بەسەر فەقیر و هەژاراندا دابەش بکەن و بیکەنە چێڵگەیەک بۆ دوا ڕۆژتان. ئەی لەش ساغان، ئەی قسەزانان، ئەی بێکاران، ئەگەر دڵتان ئاگای لە قازانجی خواناسان بێ خەفەتبار دەبن، ئاگادار بن. ئەی دیلی ئارەزوەکانی نەفس، ئەی بەندەی خەڵک، ئەی نەزان بە ئەنجامی داهاتوو، نەناز بەخۆی و بەخوای بە خەڵکی و بە دەور و پشتی. دۆست و دژمنی خۆت بناسە، خوای تاک و تەنیا دۆستی یەکەمتە، اینجا لیستی دۆستەکانی ترت لەو وەربگرە. ئەی پەروەردەی تەمەڵی و ڕاکردن بە دوای ئارەزوەکانی نەفس و هەواس، قازانج لەو دەفەرەدا نییە، قازانج لە دەفەری ناسینی خوا و شوێن کەوتنی ڕەزامەندیەتی. دوورکەوە لەو شتانەی پێی ناخۆشە تا ئەو شتانەی پێت خۆشە بۆت بهێنێتە دێ. ئەی دەست بەتاڵ، بەیادکردنێکی ناوی خوا درەختێک بۆ خۆت لە ناو بەهەشدا دەچێنی. ساتێک ڕووکردن ڕووە و بارەگای خوا تیشتێکی ڕووناچی پێت دەبەخشێ، سوودی لێ وەردەگری لە پەڕینەوە بەسەر دۆزەخ بەرەو بەهەشتی خوا. سەرچاوی ڕووناچی سبەینێت کردارە چاکەکانی ئەمڕۆتە، کۆشتی بەهەشتت بە درێژکردنی دەستی یارمەتی بۆ لێ قەوماوان بڕازێنەوە. چۆن دڵت دێ بە تێریەتی بخەوی و دراوسەیەکت یان هاوڵاتیەکت نانی نەبێ بیخوات، چۆن دەبیتە دراوسەی پێغەمبەران و لە ناوجێی گەرم و گوڕدا دەخەویت و ئاگات لێیە هاوڵاتیەکت لەسەرمان وا دەلەرزێت، یان لە ژێر فێنکایی ساردکەرەوە پاڵ دەکەویت و دراوسەیەکەت ئارەقە بە لێشاو دەڕێژێت. ئەو خوایەی لە ئافرەتێکی لەش فرۆش خۆش بوو لەبەر ئەوەی ئاوێکی کرد بە قورجی سەجێکی تێن و ئەو جۆرە کردارانە بەسەردا تێناپەڕێ. ئەی ئەو کەسەی گاڵتت بە گەورەترین ڕاستیەکانی بوونەوەردەکرد کە بوونی سەرچاوی هەموو بوونەوەرانە، گاڵتت بە تاکە ڕاستیەکی ژیانت دەهات کە مردنە و وا دەزانی خاڵی کۆتاییە. ئەگەر خاڵی گواستنەوەت بۆ ژیانی نەمری هات چی دەکەیت؟ ئەگەر بەرامبەر خوا وەستایت هەست بە چی دەکەیت؟ ئەوە هەڵەیەک نییە بەرامبەر بە بەڕێوەبەر یان بە برادار، ئەوە هەڵەیەکی چارەنووسسازە بەرامبەر خوای خاوەنی هەموو بوونەوەران. بەچی هەڵەکانت پینە دەکەیت؟ ڕوو لەکوێ دەکەیت؟ بۆ هەر لایەک ئاوڕ بدەیتەوە ئاو لە بەرامبەر خۆتدا دەبینی. ئەی ئەو کەسەی سیفەتێک بۆ خوا دادەنێیت کە لە ڕاستیەوە دوورە، بە دوای ڕاستی ئەو سیفەتەدا بگەڕێ و لێی پەشیمان بووبەوە، گوێ مەدە بە ڕەزامەندی دۆستان. ڕەزامەندی خوا بەسوودترە، تووڕەیی دژمنان فەرامۆش بکە. تووڕەیی خوا ترسناکترە، گلەیی خەڵکی پشتگوێ بخە. گلەی خوا قەباحەتترە. نەناسینی خوایە وات لێ دەکات متمانە بە غیری ئەو بکەیت. پشت بەستن بەخوا دەوڵەمەندیە، پشت بەستن بە غیری خوا ئەوە ئاکامەکەی هەژاری و ڕسواییە. ئەی چالاک و گورج و گۆڵ لە کاروباری دنیا، دەست بەتاڵ و تەمبەڵ لە کاروباری ڕۆژی دوایی. ئەگەر مێشکت لە کار بوایە و کەمێک لە بازرگانی و کڕین و فرۆشتنت دەزانی، بۆت دەردەکەوت کە لەسەر ڕێی زەرەرمەندی گشتی هەنگاوی کوێرانە دەنێیت. بۆ ساتێک بوەستە و سەرنج بدە خۆت و دەور و بەرت. بڕوانە خولی ژیان و مردن، هەوڵدان و چارەنووس و پێداویستێک گرنگەکانی ژیان، وتەی خوا و قسەی ئادەمی زاد، بەڵێنی خوا و بەڵێنی غیری خوا، ئاواتەکان و دەستکەوتی ڕابردووت، دەستکەوتەکانی لەش و دەروون. جار بەجار لە کاروانی ژیانتدا ئەو چاو پیاخشانەوەیە بکە. ئەی سەرخۆش بەمەی دنیا و ئارەزوەکانی نەفس، بەم جوانە لە ناو گۆڕەکەتدا هۆشت دێتەوە بەرخۆت. خەڵکی نوستون کە دەمرێن خەبەریان دەبێتەوە. لە ڕۆژێکدا خوای جیهانەکان ڕووبەڕووی سەدان تاقیکردنەوەت دەکاتەوە، بە هیوای دەرچوونێت لە یەک تاقیکردنەوەدا. نمرەی بەرز بێنیت
خراپەکانت بۆ دەستڕێتەوە. هەر نمرەیەکدا تا 700 جار زیادی دەکا، بەڵام نمرە خراپەکانت بە 1 جار دەژمێرێت. دەرچوونی تۆ مەبەستیەتی، بەڵام کۆسپە گەورەکە ئەوەیەکە خۆت ئارەزووی دەرچوونت نییە. دەرچوونی دنیا زیاد بوونی ئەرکە، بەڵام دەرچوونی قوتابخانەی خۆشەویستی خوا لا بردنی ئەرکە. ئەنجامەکەی بەهەشتی پاڵدانەوە و خۆشیە. هەوڵ بدە لە قوتابخانەی جێبەجێکردنی فەرمانەکانی خوا لە ڕیزی پێشەوەدا بێت. پلەی یەکەم بەدەست بهێنی. ڕیزی یەکەم ڕیزی بلیمەتان و هەوڵداران و تێکۆشەرانە. ڕیزی کۆتایی ڕیزی تەمبەڵان و ترسنۆکانە. بەغەیری ڕیزی یەکەم هەرگیز ڕازی مەبە. ئەی کۆتایی پێهاتوو، ئەی کۆچەر، ئەی ڕۆیشت و خۆت ئامادە بکە بۆ گەشتە دوور و درێژەکەت. خۆزگە مردن خاڵی کۆتایی بوایە. دڵنیا بە نەمان دەهێشت پێش ئێمە باوەش بە دنیادا بکەی، بەڵام مردن خاڵی گواستنەوەیە لە ژیانێک بۆ ژیانێکی تر، لە ژیانی کارکردن بۆ ژیانی سزادان، یان پاداشدانەوە لە ژیانێکی بەرتەسکەوە بۆ ژیانێکی فراوانتر، لە ژیانێکی نادادپەروەری و ستەمکاری بۆ ژیانی دادپەروەری و دوور لە ستەمکاری. دەمێکە دنیا ڕوو تێدەکات، بەدەوردا دەسوڕێتەوە، بەڵام ئەمڕۆ دەستت لێ هەڵدەگرێت و دەستت بەردەدات و ڕووبەڕووی چارەنووسی داهاتوت دەکاتەوە. پاڵپشتی تۆ ئەمڕۆ چییە؟ برا و خوشک و باوک و دایک و دۆستەکانت بە گیر و گرفتی خۆیانەوە سەرقاڵ بوون. ئەگەر سەیری دەوروبەرت بکەی غیری خوا و کارەکانی خۆت هیچی تر نابینیت. ئەی ئەو کەسەی بە دوای نزیکترین ڕێگا بۆ بەهەشتدا دەگەڕێ، دڵت خاوین کە لە چینە و حەسوودی و شوێنکەوتنی تایبەتمەندیەکانی خەڵکی، وازهێنان لەو شتانە کە پەیوەندیان پێت نەبێ، جوانی ملکەچکردنت بۆ خوا دەگەیەن و بە نزیکترین ڕێ دەتگەیەنێتە بەهەشتی خوا و ئارامی بە دڵ و دەروونت لە دنیادا پێدەبەخشێ. ئەی ئەو کەسەی بەڕواڵەت و ناونیشان ناوی خواناسی لە خۆت ناوە و ناوەڕۆکت بە تاڵە لاسکردن بەبوونی خوا، پڕ لە چاوبڕین لە ڕەزامەندی خەڵکی، جوێنە دەر بە ڕەزامەندی پەروەردیگار. لە ڕیزی پێشەوەی نوێشکەران دەوەستی، ئەگەرچی ڕیزی پێشەوەی ئازاردان بە خەڵکیش لەدەست نادەی. لە دەرخستنی کەم و کورتی و عیبی خەڵکی لە ڕیزی پێشەوەیت. خەریکی پلاندانانی ملچکاندنی خەڵکی دەوروبەر لە پێناو بەرژەوەندی خۆتیت. هەندێک جاریش دژمنایەتیت بۆ خەڵکی تەنیا ڕنگدانەوەی دڵڕەشەکەتە یان بۆ ڕەزامەندی گەورەکانتە، واتە بەهەشت دەفرۆشی بە دنیای خەڵکی. یەکێ لەم دوو هەنگاوت لە بەردەمە، یان خۆت بەخوا ناس پیشانی خەڵکی مەدە، با نەبیت بە بەڵگەیەکی خراپ لەسەر ڕێی خواناسی، یان دڵت خاوینکەوە لە غیری ڕەزامەندی خوا و ڕنگدانەوەکەیشی ڕزگاربوونی مرۆڤایەتی لە زەرەر و زیانی زمان و دەستت. ئەجینا سزاکەت لەلایەن خوای گەورەوە دوو هێندەی خەڵکی ترە. بەڕێزان، بەڕۆژ بەو شێوەیە لەگەڵ خەڵکدا خەریک دەبێم هەتا شەو دێت. اینجا دەچمە بەردەم بارەگای خوا دەپاڕێمەوە کە ئەو ئەرکەی پێشپاردوم بە جوانترین شێوە جێبەجێ بکەم. ژیانم بووە بە ژیانی پاشاکان، ئەوان بە ڕۆژ لەگەڵ میلەت و بە شەو لەگەڵ نزیکانی کۆشتی پاشایین، بەڵام من بە شەو لەگەڵ خاوەنی زەوی و ئاسمان و خوای هەموو پاشاکان کۆ دەبمەوە. ئازاری تێکەڵبوونم بە خەڵک لە ڕۆژدا لەبیر دەچێتەوە. زۆر جار لە ڕۆژدا دڵم ئارەزووی فڕینی هەبووە بەرەو بارەگای خوا تا خەڵک بەجێ بهێڵێت، بەڵام مەقەستی قەدەری خوا هەردوو باڵەکانمی بڕیوە بۆ ئەوەی لە ناو خەڵکدا بژیم و ڕێنماییان بکەم و بەرەو ئاسۆی ناسینی خوای خۆیان بیان بە. بەڕاستی منیش لەو کاتەوەی هاتوومەتە ئەم ئاسۆ بەرزەوە، دڵم نایەت نانی شاد بوون بە نزیک بوونەوە لە خوای گەورە
بەتەنیا بخۆم. بەرچاوتەنجی سیفەتی خواناسان نییە، بۆیە بانجی هەموو دۆستان و خاوەن بیر و هۆشەکان دەکەم، هاوار دەکەم بەو پەڕی دەنجی خۆم. دوا پەیامیان پێدەگەێن و دەڵێم ئەی خەڵچینە، ئەی ئەوانەی سەرقاڵی پارە پەیداکردنێن، دەوڵەمەندی لێرەدایە. ئەی ئەوانەی نایانەوێت زەرەر بکەن، قازانج لێرەدایە. ئەی ئەوانەی بەتوندی باوەشیان بە دنیادا کردووە، ژیانی ڕاستەقینە لێرەدایە. ئەی ئەوانەی بە دوای دنیای کۆتایی پێهاتوو هەناسە سوار بوون، بەهەشت لێرەدایە. ئەی ئەوانەی دەترسن خۆشی دنیا کۆتایی بێت، خۆشی و لەزەتی بەردەوام لێرەدایە. ئەی ئەوانەی بەرەو ڕەزامەندی خەڵکی دروستکرا و هەنگاوی بێئومێدی دەنێن، خوددا لێرەدایە. من و مردن. خۆشەویستان، سوپاس بۆ خوای بەخشندە و میهرەبان، ستایش بۆ خوای ئەرز و ئاسمان کە منی گەیاندە ئەم پلەیە کە خۆشی تەواو لە دنیا وەربگرم، بێ ئەوەی ئاستی مرۆڤایەتیم دابەزێ، دڵ و دەرونیشمی بە بەهەشت و بەنزیک بوونەوە لێی شاد کرد. کاری چاکسازی ناو دڵ و دەروون و بەرزکردنەوەی ئاستی کۆمەڵایەتی و دارایی و ڕامیاری خەڵکی گەورەترین ڕۆڵێک بوو پێی هەڵسام لە پێناوگەیشتن بە گەورەترین ئاواتکە ڕەسامەندی خوای گەورەیە. دوای بەجێهێنانی ئەو ڕۆڵەی بە من سپێردرا بوو لەلایەن خوای پەروەردیگارەوە، هەستێکی زۆر خۆشم تێدا پەیدا بووە کە ئامادەم بێ هیچ جۆرە دڵگرانیەک، بێ دڵە ڕاوچێ دنیا بەجێ بهێڵم لەو ساتەی کە خوای جیهانەکان لە قەدەری خۆیدا بڕیاری لەسەر وەرگرتووە. من ئێستا هەرگیز لە مردن ناترسم. مردن بەلای منەوە چرکەیەک پێدەنجیە، چرکەیەک لە هۆشت چوونە. مردن فەوتاندنێکی تەواوەتی نییە، بەڵکو تەنیا مردنی جەستە لاوازەکەیە. بەڵام پێک هاتە سەرنجیەکە کە گیانە جارێ نامرێت. ئەگەر لایەنی زانستی وەربگرین دەبینین بە درێژایی تەمان دەیان یاخود سەدان جار جەستەی مرۆڤ و ئاژەڵ و ڕواک بە تەواوەتی دەگۆڕێت بە مردنی خانەکان و هاتنی خانەی تر لە شوێنیاندا. بەڵام ئەمڕۆ دەبێت جەستام بە تەواوەتی فڕێ بدەم. دەبێت گیانم لە جەستەم ڕزگاری ببێ بۆ ئەوەی بتوانێ ڕاستیەکان ببینێ و لەگەڵ جیهانی تازەم بە ئاسانی ئاشنا ببێ، بەهەشت و دۆزەخ و فریشتە و جنۆکە ببینێ. دەگوێزرێتەوە بۆ جیهانێکی فراوانتر، هەرچەندە لە قۆناغی کۆتایی کە دەگەمە دواچارە نووس بەهەشتیان دۆزەخ بەرجی جەستەیی هەمیشەیم پێدەبەخشرێ کە شایەنە بەو قۆناغا. هەرچۆن لە سەرەتای لەدایک بوونم لە بۆشایی تاریکی تەسکی سچ دایکم بۆ فراوانی ژیانی سەرزەوی گوێزرامەوە، و ئێستاش دەسمە جیهانێکی گەورەتر کە بە چاوی جەستەی دنیام نابیندرێت. دەرگای خۆشەویستان و یارانم لە بەرچاوی دەروونم بە فراوانی دەکرێتەوە. بە یەک گەیشتن بە فریشتەی مردن دیدارێکی ترسناکە بۆ ئەوانەی بێ ئاواتی بەرز لە دنیادا دەژیان. ئەوانەی پڕبوون لە ئاواتی بچووک لە دنیادا بەتاڵ بوون لە ئاواتی گەیشتن بە ئەنجامە گەورەکانی ڕێی خواناسیم. بۆیە دڵتەنگ دەبن لە گواستنەوە لە پڕی بۆ بەتاڵی، لە دەوڵەمەندی بۆ هەژاری، لە قەرەباڵغی بۆ تەنیایی. بەڵام من لە پێناوی ئاواتێکی زۆر گەورە دەژیام. بۆ ئاواتی پاش مردن هەوڵم دەدا، بۆ ڕەزامەندی خوای فریشتەی مردن کارم دەکرد. لەبەر ئەوە من بێگومان بەو دیدارە دڵگران نیم. دڵنیام کە فریشتەی مردن بەتوندی لەگەڵمدا مامەڵە ناکات. ئەو برادەری منە، وەکو من خوا ناسا. دڵنیام پێش ئەوەی بێت بۆلام خوای گەورە ڕاش پاردووە ئاگای لێم بێ. بەو پەڕی نەرمونیانیەوە هەڵسوکەوتم لەگەڵدا بکات. چۆن بێتاقەت دەبم؟
گەر بزانم وا فریشتەکان و گیانی پاچی هەموو خۆشەویستانی خوا و ئەحبابم پێشوازیم لێ دەکەن. فستیڤاڵێکی هەناسە بڕم لە بەردەما، مردن تێکدانێکی کاتیە و بنیاتنانی هەمیشەیی بەدواوەیە. سەربەرزی بۆ ئەوانەیەکە ڕێزیان لێدەگیری و سەر شۆڕی بۆ لاساران و یاخیبوان. لە لوتکەی ڕەزامەندی خوای هەموو جیهانەکان فڕێدەدرێن بۆ ناو بناری تووڕەی خوا. گەورەترین دەستکەوتی ئەم ڕێگای خواناسینە ئەوەیە کە ئەمڕۆ لە مردن ناترسم. خۆشترین لەزەت گەیشتن بە ئاواتەکانە، بە تایبەتی ئەگەر ئاواتەکان بەرزترین ئاوات بن. دڵخۆشترین قوتابیان لە ڕۆژی دەرچوونی ئەنجامەکان قوتابیە یەکەمەکانن. منیش لە قوتابخانەی خواناسیندا هەمیشە هەوڵی پلەی یەکەمیم دەدا. ڕوە و میهرەبانی خوای گەورە. بەڕێزان، لەم ساتە ناسکەدا ساتی بەجێهێشتنی دنیا و ڕووکردن ڕوە و بارەگای خوای گەورە، ساتی بەجێهێشتنی ماڵ و منداڵ و کۆشک و تەلار و خزم و برادەر و ئەحباب. لەم ساتەدا لە هەموو کەسێکی دەوروبەرم بچڕا. تەنیا خوایەتی خوای گەورەم لەبەر چاوی دڵ و دەروون بوو. لە ناو میهرەبانی خوای گەورەدا نقوم بووم، بۆیە وشەی پاڕانەوەم تەنیا ڕوە و ئەو بوو. خوایە، بە میهرەبانی خۆت پلەی یەکەمی پێ ببەخشە، لەگەڵ خۆشەویستە یەکەمەکانی خۆت کۆم بکەرەوە. دڵم شادکەوە بە ڕەزامەندیت و دەستکەوتنی پەنای لێبوردنت. دوورم خەرەوە لە دۆزەخ و تووڕەییت و تەنانەت گلەیشت. کەم و کورتیم زۆرە، گوناهەکانم و هەڵەکانم لە بیرزەوی و مێشتی خەڵک و دەست و پێ و زمان و پێستم ببەرەوە. با لەسەر تاوانەکانم نەبن بەشایەت. تەنیا لە ڕۆژی ڕووبەڕوو بوونەوەت لە ڕۆژی دواییدا دەترسم. نازانم دوا بڕیارت سەبارەت بە من چی دەبێت. من دڵنیام لە دادپەروەریت، بەڵام ترسم لە هەڵەکانمە. هەرچەندە هەر هەڵەیەکم کردی بێت ئامادەم سزاکەی وەربگرم، چونکە لە مێژە لەسەر ئەوە خۆم ڕاهێناوەکە لە کردەوەکانم بەرپرسیار بم. تکان لێ دەکەم ئەی خوایە، هەڵەکانم لە دەریای لێبوردنت نقومکەی، بە قەڵەمی میرەبانیت لاپەڕەکانی گوناهەکانم ڕەشکەرەوە. هەڵەکانم بپێوە لەگەڵ لێبوردنت و هەژاریم، لەگەڵ دەوڵەمەندیت و سەرشۆڕیم، لەگەڵ باڵادەستیت و با دوا بڕیارت سەبارەت بە من شیاو بێ بە تۆی بەهێز و لێبوردا، نەک شیاو بێ بە منی لاواز و گونەهبار. ئەی گەورەی گەورەکان، خوای هەموو جیهانەکان، بۆن خۆشمان کە بە ملکەچی بۆ گەورەییت، لە خواردنی نزیکی لێت تێرمانکە، یارمەتیمان بدە و سەرمان بخە بەسەر خاڵە لاوازەکانمان، پتەومانکە بە پشت بەستن بەهێست و لێبوردنت و بەزەییت. نهێنیەکانمان خاوین کە و خەوشەکانمان دابپۆشە، پێداویستەکانمان جێبەجێکە، کارە ناشرینەکانمان فەرامۆشکە، دەروونمان بەناسینت دەوڵەمەندکە، با دەستمان پان نەکەینەوە بۆ غیری تۆ. بمان پارێزە لە خۆمان و لە خەڵکی، خەم و ئاواتەکانمان بکە بە یەک خەم و یەک ئاوات. ئەوەش نزیک بوونەوە لە ڕەزامەندیت و چوونە پەنای قەڵای بەندایەتی بۆ گەورەییت. دڵ و دەروون و زمانم شایەتن لەسەر گەورەییت و تاک و تەنهاییت. بێجگە لە تۆ هیچ خوایەکی تر لە ئارادا نییە. محەممەد درود و سەلامی خوای لەسەر بێ، بەندە و دوا پێغەمبەری تۆیە، قورئان قسە و کتێبی تۆیە، مردن و زیندوو بوونەوە ڕەوایە، بەهەشت و دۆزەخ ڕەوایە، ڕۆژی لێکۆڵینەوەی گشتیوا لە ڕێدایە، بۆ سزادانەوەی یاخی بووان و گەڕانەوەی ماف بۆ خاوەن مافەکان و پاداشدانەوەی مرۆڤە چاکەکان. تکایە ئەی خوایە، ئەو ڕۆژەمان لێ بکەی بەشایی و بەختەوەری و خۆشترین ڕۆژی خۆمان. ئەی ئەو خوایەی چاوی دڵ و دەروونم غەیری ئەو نابینێت، دوا داواکاریم ئەوەیە بە قەڵەمی ڕەزامەندیت لەسەر بەرجی لاپەڕەکانی ژیانم بنووسی. ئەم بەندەیە بەندەی منە، بۆ من ژیا و لەسەر ڕێگای من دنیایی بەجێهێشت، بۆیە لەلایەن منەوە پەسەند کراوە و بە میهرەبانیم بەهەشتی منی پێبەخشراوە. تا ڕۆمانی چتر سپاردەی هەواڵ.